ئێوارەتان باش. وعليك السلام ورحمة الله عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس سەلامەت بی. زۆر دەستی پێ نەکردی دەرە. گوتیان نوێی درێک دەست پێ دەکەین لەوانێ ئێستا لە کلمارێمە نوێی ڕێکە ئێستا. زۆر باشە. جەماعەت هەموو لە خەتن، نازانم لەکنە من باشە ئەو تقریبان گەیشتە 25 یەک لە دوای یەک دێنە خەت هەتا هەموو قبول دەکرێن. زۆر باش. زۆر باشە. مامۆستاینە ببورن ئەمە بۆ شەوەش هەر لە کاتتان دەگرین، بەڵام ئەوە زیاتر لە مەستەحەتین گوێیە وەڵا. لێ دەمانەویست شەوەکەش هەر لەگەرتان بەردەوام بین. هەرچەندە زیاتر ئەمە دکتۆر هیمدادی ئەزیێت دەدەین، ئەمە ئەنگۆ بەس گوێگر دەبن، ئەو ئیشەکانی حازر دەکاتن و سلایدەکانی حازر کردیە بۆ شەوەی لە وەخت خۆی دەگری لۆمان. سوپاسی دەکەین. جێتان لە دەنگمە؟ بەڵێ ئا مامۆستا جێمانێتە. بەڵێ کاکەمە بەڵێ جێمانێت. بەڵێ کاکەمە جێمانێتە. زۆر باشە، لایەوە دەنگەشی زۆر باش بووە. شێ بۆ واخر دەنگە. دەنگت باشێ. مامۆستا مزەفەر بوو، وا بزانم ئەگەر غەڵەت نەبوو. تەواوە. تەواو مامۆستا مزەفەر دەنگیشی ڕاضیە نەکەر لیاقی ڕاضی بی. دکتۆر لە خەت نییە؟ مامۆستا ئامان دەست پێکە من لە خەتم لەگەڵتانە، بەس لەبەرەوەی دەبێ یەک یەک ئەدمیتیان بکەم بۆیە مەشغوڵ بووم. بەس دەست پێکە ئێستا هەرێز خان دەڵێ دەنگ نییە. هەرێز لە میتینگەکەی بڕۆ دەرێ دووبارە داخل بەوە، بەڵام کە داخل دەبی ئەو کۆنێکت ڤایە وایفای ئەوە دابگرە، ئەو ئیعازت لە بۆ بێتن دەنگت ئاسایی دەبی. باشە ئێستا 35 کەس لەسەر خەتن بە منیشەوە، کەواتە ئەو بزانم ئەگەر یەک کەس یان دوو کەس ما بێگەنە عادەدەکە ئەس دەکەم تەواو. مامۆستا ڕۆژانیش دەزانێ عادەدمان چەندە. مامۆستا ڕۆژان ئەتوو داتاکە لەکنە لەگە مامۆستا سارەی عادەدمان چەند کەس ئەگەر تەواو بە ئەمە دەست پێ بکەین مامۆستا. ئەمان چکە ڕێکۆردم داگرتێ تەسجیلش دەکرێەوە دوای ئەگەر لە دەستیان چوو کەسێک دەکرێت دوای ڕێکۆردەکەی تەمەشا بکاتەوە، کێشەمان نیە. زۆر باشە. دووبارە شەوتان باش. ئەوەی کە تازە هاتیتەوە خەتیش مامۆستاینە وەکو دکتۆر هیمداد گوتیەوە ڕێکۆردیش دەکرێتن، ینی لە پاشان زۆر ئیستیفادەی لێ دەکەین. ئینشاڵڵا لە پێیژی خۆشمان ئەگەر دکتۆری ئیجازە بدا بڵایشی بکەینەوە. ئاساییە. سوپاس دەکەم، دەست خۆش بی، چونکە بەڕاستی ئەو فرسەتانە دووبارە نافتەوە و هەموو ڕۆژێش ناکەویە بەردەستمانە دوو قسەمان لۆ بکەین. ئەمە داوای لێبوردن دەکەین لە کاتت دەگرین و ماندی دەکەین، دەستخۆشی لێ دەکەین. دکتۆر کاتەکانی تو بەهایان لەکنەمە لە زێڕی بەقیمەترە، نامەوێت کاتی زیاتر بگرم لە جەماعەت. دەستخۆشیێکی زۆرت لێ دەکەین، زۆر سپاس دەکەین. سوپاس دەبە هەموو مامۆستایانیش کە بۆ شەوەی هاتی نەخەت. ئەوە بەڕاستی لۆمە دەسەلمێنن کە تاالب العلمن، دەستیان خۆشبی و دەستی زەرابیشت خۆشبی. ئیدی فەرموو. زۆر سپاس مامۆستا. سپاس مامۆستا ڕۆژانیش بۆ ڕێکخستنیەوە. خۆی بەڕاستی بەکارهێنانی تەکنەلۆجیاش یەکێکە لە ئەرکە گرنگەکان و پێداویستە گرنگەکانی ئێستا، لەبەرەوە کاتێک کە جەدوەلی خولەکە دانرا بیر لەوە کراوە کە هەندێک مەسەلەی ئۆنلاین و یان بەشی تەکنەلۆجیای تێدابی، چونکە ڕەنگە لە هەر حاڵەتێک پێویست بۆ بکا مامۆستا خۆی لەوە ڕابێنی. بەڕاستی ئەوڕۆ باسی پەروەردە و تەکنەلۆجیا دەکەین بە شێوەیەکی گشتی، بەڵام نامەوێت کەس با بڵێن ئاگای لێمان نەوێت کە پرسیار دەکەم، پرسیارەکان دەبێت جواب بدرێتەوە هەم لە چات بۆکسی لێرە. ئێستا هەرێکە لای خۆی سڵاوەکی بنووسی لە چات بۆکسەکەی، هەر بەس بنووسە سڵاو یان های، ئەوە من نووسین با دەستمان بڕە گەرم داوێ ئەحمای بکەین. چات
لە چات فەرموو بەڵێ سڵاو بە لاتینی هەلو بە ئینگلیزی سڵاو ئەو ئاهە چییە نازانەوە سەلام باشە مهم دەست بەکار بن چکە پرسیارتان لێ دەکەم و دەبی لەوەی جواب بدەنەوە باشە دوایی پرسیاری ئەگەر ڕوبەڕوویستان پرسیار بکەن بە مایک قسە بکەن کێشەمان نابێت زۆر باشە دەستان خۆش ئێستا نزیکەی 39 کەسین لەسەر خەت بەردەوام دەبن ماوسە ڕۆژان دەتەوێت هیچ بڵی پێشەوەی دەست پێ بکەمە هیچم نییە ناوەڵە کاک دکتۆر دەستەکانت خۆش بی زۆر دەستان خۆش بی زۆر سپاس مەمنونتم کە ئامادەی لەگەڵمان بەڕێزە سەرچاو ئێستا بە هەموو سکرینەکەی شێرکەین ئەو دوایی بچینە پاوەرپۆینتەکەی پاوەرپۆینتەکەتان لێ دیارە بەڕێزە بەڵێ بەڵێ لای من دیارە زۆر باشە دەستان خۆش لە چاتەکەی بەردەوام بن هەلۆ سڵاو ئەوانەی لە وەیتینگ ڕوومن ئەدمیت ئۆڵ باشە هەرێ زۆر و ئاش چاریشکە هاتنەوە کۆشش سکوڵیش هات زۆر باش عادەتەن من ئەدمیت ئۆڵی دەکەم یعنی ئەوەی کە داوە کە دێتە ناو ئەوەی باوەڕ دەکەم مشکلەمان نابێت زارجارە دەبی لە بیرمان بێ زۆر باشە هەوڵ دەدەین لە بینی ساعت و نیە بۆ 2 ساعت بی بە جێرەی پرسیار و بە جێرەی چاڵەچەکانی کە ئامادەمان کردیە وەکو گوتمان بابەتەکەمان پەروەردە و تەکنەلۆجیایە بەگشتی ئەوە ناوی منە و ئەوش ئیمێڵە ئەگەر کەسێک ویستی پەیوەندی بکە لە داهاتوو کێشەمان نییە ئەوە لە تەسجیلش دەکرێت دەمینێتن یعنی ئەگەر کەسێک پێڕانەگەی بنووسی لەبەر هەر هۆکارێک کێشەمان نابێت ستا بزانم تەواو بوو نە 42 کەس باس لە چ دەکەین ئەوڕۆ پێشە چێکی کورد دەدەین دوای باسی تەکنەلۆجیا دەکەین پاشان تەکنەلۆجیای پەروەردەی باز دەکەین اینجا باس لە باز لە ڕۆڵی تەکنەلۆجیای پەروەردەی دەکەین سوودەکانی چییە لە فێربوونی سەدەی 21 تۆزێک باز دەکەینەوە ئەنجا وەکو مامۆستا دەبێت چی بکەین ئێمە لە کۆتاژ ڕەنگە هەندێک سەرچاوە و هەندێک شتی بە سوود دادنین ئەمن عادەتەن بە پرسیار دەست پێ دەکەم ئەگەر ئەو کەسانی مایکەکان بکوژێنەوە ئێستا میوت ئۆڵی دەکەم هەتا ئەگەر میوتۆڵکردن نیو پارتیسیپنت باشە ئەگەر ویستت قسە بکەی مەجال دەدەین بەڵام لەبەر کۆنترۆلکردن جارێ هەمووی میوت دەکەین ئەوی ویستی قسە بکە دەکرێت دەستی بەرزکاتەوە یازی دەست بەرزکردنەوە هەیە بەڕێزە هەروە زیاد دەبێت مامۆستا ڕۆژان چەند مامۆستانە ئێستا ناتوانێت قسەی بکات چکە میوتم کردی ئەو زۆر باش ئەو قسەم کرد بەخۆی دەبی 46 کەس دەبی ئامادەبی ئێستا 45 زۆر باش زۆر باشوەکی تازان وەرگرت بەس یەکەچیان هەر هاتی تۆ ناکەی تەواو زۆر باشە هیچ مشکلەمان نییە هەندێک تێستی خۆمان بکەین با پێشەوەی دەست پێ بکەین بزانین ئیدوکیشنەل تەکنۆلۆژی یان تەکنۆلۆجیای پەروەردەیی چییە بەڕێزان لە چاتەکەی بنووسن how many browsers do you know یعنی سرچ گەڕان لە ئینتەرنێت چەند جیهازی دەنووسی لە بۆ مەسەرەن گوگڵ یەکێکیانە چ جۆرە براوزەرە چکە دەناسی بنووسە لە چاتەکەی چ جۆرە براوزەرێک بەکاردێنی براوزەر یعنی ئەوەی سرچ ئنجین ئەوانەی دەسێت مەسەرەن ئەوە ئۆپێرای نووسیە ئاڵا چیتر فایرفۆکسیشی نووسیە زۆر باشە لاوەش نووسیتی ئۆپێرا ڕۆژانیش ئۆپێرا ئالا دۆلفینیشی نووسیە دەی ئەوانی تر بزانم چەندی تر دەزانم بۆ بەس گوگڵمان نییە زۆرمان هەیە ئەو ئامێرانەی کە لە بۆ ئەو ئینجینانیان ئەو مەچینانەی کە لە بۆ گەڕان بەکاردێت کرۆم ئەحمەد کەمال نووسیتی کرۆم تەواوە زۆر باشە چیتر چەندی دەزانی پینترست بێریڤانکەرنی ویکیپیدیا دەتوانین وا بڵێن کێشەمان نییە ئەکسپلۆرەر دەریادی بەخێر ئێستا کەمتر بوویتەوە زۆر باشە کەواتە ئەمە یەک سرچ ئنجینمان نییە یەک ئامێرمان نییە لە بۆ گەڕان ئەوەی ئەمە ئێستا دەیزانین هەمووی دەڵێن یەکسەر گوگڵ بڕۆ گوگڵ نا زۆر شتی تر هەیە بەڕێزان ئێستا گەر ئەو لینکە لێ بدەیت ئەو لینکەی پاشی ئەو قسێ لێ بدەیت یەکسەر دەدباتە ئەو شوێنە ئەوجە پێت دەڵێ بۆ دەردەکەوی چەند
مثلا ئەوە بەس دەی ڕیز کردیە ئەوە یەکەمیان مثلا گوگل کرۆمە کە ئەمە کەمتر بەکاردێنی ئەگەر ئەوەی بکەوە ئەو لینکە دوای دەتوانانی بۆ خۆشت بگەڕێت هەرێکە لایانی باش و لایانی خراپشی دادنێ دوای ئەوە مایکرۆسۆفت ئێجمان هەیە ئەوە ئێستا نوێیەکە ئێستا زۆر بەکاردێ مثلا ئالۆها هەیە ئەوە بەس دە باشترین سرچ ئنجینی ڕێز کردیە برەیڤ هەیە ڤیڤالدی هەیە دەکتەگۆ ئەوە ژێکەکە لە سرچ ئنجینەکان سەفاری هەیە لە بۆ ئەپڵ یوزەر ئەوانەی ئەپڵی بەکاردێنن سەفاری زیاتر بەکاردێن فایرفۆکس وەبزانم باسی کرد ئاڵا دۆکیمنتس بای ریددل ئەوانەش دەکرێت لە بۆ یوتیوب بەکاربێنی لە ئایفۆن هەیە ئەو ئۆپێرا بوو باستان کرد ڕۆژان و ئەوانی تر باسییان کرد مەبەستمەوە بوو یعنی بەس یەک سرچ ئنجینمان نییە ئەمە زۆرە ئەوەی هەیە بەڵام باشە ئەگەر ئێستا نەتزانێت دوای ئەوە دەکرێت هەرێکیان تاقیب بکەوە هەرێکە لە ئێمە ڕەنگە حەزی لە یەکدانەبێ مثلا یوتیوب گوگل سکۆلەر ئەوە یوتیوب مەجموعەیەک نووسیتیان لە چاتەکەی دەستان خۆش ئەوە پرسیاری یەکەم بوو پرسیاری دووەم هەرێک لە لای خۆی بنووسی بێ زەحمەت لە چاتەکەی بنووسە best applications for teachers باشترین ئەپلیکیشن لە بۆ مامۆستایان چین ئەگەر ئەزیەک نێبینووسن ئەپلیکیشن لە بۆ مامۆستا کلاس دۆجۆ ئەحمەد کەمال پاورپۆینت توانی بڵێ ئەوە توڵە ئیدمۆدۆ عەزیز نووسیتی مامۆستا عەزیز زۆر باشە چیتر باشترین ئەپلیکیشن لە بۆ مامۆستایان معقول نییە هیچ مامۆستایەک نەزانی چ ئەپلیکیشنێک باشە لە بۆ مامۆستای دۆکیمنت هەب ئاڵا دەرێ پینترست ڕۆشنا دەڵێ هێشتان زۆر مایە تیمز ئەحمەد کەمال زۆر باشە ئاگادار بن دەبی لەگەڵمان بن بنووسن بەشدار بن ئەگەر نازانی ئەوانە وەڵامەکان وەردەگری لە کۆتایی بەڵام عادەتەن پێش کۆرس دەبی تێستەی خۆت بکەی بزانی لە چێدا زۆر باشە و دوو پرسیاری بەسیط بوو کردم ئێستا من پرسیارێک کەت لێ دەکەم پاورپۆینت شەونم دەرێ ئاڵا دەرێ سلاک ئەوانە ئەپلیکیشنی باشن پرسیاری دواترم دەمەوێت خۆت تەقیم بکەی ئێستا چەند دەدەیە خۆت لە ڕووی تەکنەلۆجیا لە بینی یەک هەتا دە باشترینە یەک خراپترینە چ دەرەجەک دەدەیە خۆت لە ڕووی تەکنەلۆجیا و شارەزابوون لە تەکنەلۆجیا ئاڵا دەرێ هەفت سمەیە دەڵێ سێ بینوسە عەزیز نۆ ڕۆشنا شەش ڕۆیا ئایفێنک شەش دووبا پێنج ڕاژان شەش سۆکار سێ بێریوان حەوت باشە چاوان هەفتەکان زۆر باشن قەت دەی ناینی ئەگەر ئیلا بەکو دەڵێکەکی تەکنیکی بیان ئایتی بی سارا هەفت ڕێزان هەفت زۆر باشە دەستان خۆش هەوڵ دەدەین ئەو ڕقەمانە زیاد بکەین بەو معلوماتە بەسیتەی ڕەنگەکە بدەینە بەردەستان کاتە ئێستا ئەمە ئاستی خۆمان هەندێک زانی تەماشای ئەو ئەپلیکیشنانەکە بزانێت جێت لێ بووە پێشتر ئەوە بەپێی دوای نەبحاسەکان لە سەرتاسەری دنیا best applications for teachers باشترین ئەپلیکیشنەکانن لە بۆ مامۆستایان غەڵەت نەبم هیچیان باز نەکرا لەوانەی جەنابتان باستان کردیان داتان ناوە مەنتیمیتەر کویزلێت فۆتۆماث ئێڤەرنۆت ئەدیتۆ ئانیمیتۆ ئەوانە هەمویان ئەپلیکیشن زۆر باشن لە بۆ مامۆستایان دەکرێت دواتر خۆتان سێرچێک بکەن و بگەڕێن لەو ئەپلیکیشنانە ئەکیدم باشتری شەیە بەڵام ئەوە بەپێی مامۆستا محەممەد دەڵێ ئەوانەم نووسی بوو یارە من ئەگەر دار نەبوومە بگورە مامۆستا محەممەد سەمەد زۆر باشە دەستت خۆشبی باشە با بەردەوام بین ئێستا ئەمە خۆمان ناسی ئەوەتان لەبیرە جەماعەت ئەوە چییە؟ ئەگەر لە چات بینوسنەوە پرسیار و مەتەڵ وایە ئەگەر شاشە ئەو هازت بوو یعنی پرسیارم هەیە زۆر باشە چاڵاچی پرسیار تەواوە نووسیتتان دەستان خۆش ئاگادار بن یعنی نالم خەوتان لێ بکەوی دەبی بەردەوام بن لەگەڵم ئەها زۆر باشە وێنەکتان پیشان دەدەم
دەمەوێت بزانم چەند هەڵە هەیە بەبیرتانە ئەو چاڵاکیانە لۆ چ مەبەستەک بەکاردات بە تایبەتی لۆ دوو مەبەست بەکاردەهات چی بوون مەبەستەکان بۆ چی بوون ئەو چاڵاکیانە ئەو پرسیار و ئەوانە لە بۆ چ بوو یەک بنووسا یەک چی بوو لە بۆ چ بوو مەبەست ئەو پرسیارانە ئەو شاشەیە کە زەر دەبوو ئیستفادەی چ بوو وروژاندنی قوتابی سومەیە دەڵێ زۆر باشە thinking بیرکردنەوە ڕۆژان دەڵێ زۆر باشە تەرکیز زۆر باشە هێنانەوەی مێشتی قوتابی گەڕانەوەی هێزر بۆ هۆشیارکردنەوە بۆ ئاگاداربوون بۆ تەرکیز تەواوە تەرکیز لۆ لەبەر چ چونکە تەرکیز ماوەی چەند دادەبەزێ لە پاش چەند مدە دادەبەزێ سۆما students attention 10 دقە فێنک نووسیتی تەواوە لە بۆ تەرکیزە زۆر باشە و دەست پێ بکەین لە بینی 8 بۆ 10 دقە باسی ئەومان کرد ئێستا وێنەیە کە دێتە پێشێ چەند هەڵەی تێدایە ئەو وێنەیە بینوسە لە چات هەڵەت بینی بینوسە چەند هەڵەی تێدایە ئەو وێنەیە کە دەیبینی تەماشایەکی بکە بخۆی مەفروزە 10 ثانیە بی 10 چرکەبی ئەو دەیە 10 چرکەیە چەند هەڵەی تێدایە فەرموو لە چات بینوسە با تەماشایکە ڕۆژژمێرەکە چیتی سومەیە چیتی بنووسە یەک دەڵێ ڕۆژژمێرەکە بەس چیتی تەقویمەکە سی و هەفت تەواوە سۆما دەڵێ مانجی 6 سی ڕۆژە سی1 نییە ئەوە یەکەچە ئەوە یەک غەڵەت چی غەڵەتی تر غەڵەتی یەکەم ئەو تەقویمە نووسرایە سی1 جوون خۆی جوون دەکا مانجی 6 مانجی 6 سی1 نییە سیە غەڵەتە چی کەشی تێدا کلۆک دەڵێ ڕۆژان دەڵێ ساعتەکە چیتی ئەو ساعتە ئەوە تەقویم ئەوەیە 10 ثانیەکەم لۆ گرتینەوە ئەوە لەگەڵی دانی ساعت نازانم مەبەستت چییە زۆر باشە چیتر ساعت چ مشکلەیەتی ساعتەکە بنووسە خەینە بنووسە کێشەنی کوپەکە چیتی فێنک دەڵێ کوپەکە کاتەکە هەڵەیە سپێڵی جوون چ مشکلەیەتی سپێڵی جوون مشکلەی نییە دەستی کورسیەکە شتێکی پێوەیە ئەوە وەکو ئیمۆجی شتی وایە کوپەکە ژێری لەگەڵ نییە عادەتەن کوپ بەتەنەیە ڕەنگە شوێنەکە پیس دەکا کورسیەکە زۆر باشە بە وەڵامەکەشتان پێ بڵم ئەوی تر کە زۆر گرنگە تەماشای کیبۆردی لاپتۆپەکەی بکە چی غەریب دەبینی کیبۆردی لاپتۆپەکەی دوگمەی سپیسی نییە دوگمەی سپیس لە لاپتۆپەکەی دوگمەی سپیس بۆشایی لەسەر کیبۆرد نییە باشە کاتەکە دەکرێت سفرەچکە زیادکەی بەڵام ئەوەندە بەسە با بەردەوام بێت ئێستا هەمووتان وابزانم تەرکیستان لەلای منە با دەست پێ بکەین باشە مرۆڤ لە چێ دەبی فێری تەکنەلۆجیا بێ لە ماڵی فێر دەبی یان چۆن فێری تەکنەلۆجیا دەبێ من پێم وایە ئەو پرسیارە زۆر گرنگە بیکەین ئەگەر ما قوتابخانەکان هەڵنەستن بە ڕاهێنانی قوتابیان لەسەر بەکارهێنان و بیرکردنەوە تەنانەت لە ئامرازە دیجیتاڵیەکان بە شێوەیەکی گونجاو دەبێت لە چێ بیکەن بۆیە پێم وایە مامۆستا دەبێت زۆر خۆی ئامادە بکە هەتا ئەویش بتوانێت ڕاهێنان بە قوتابیان بکە بۆ ئەوەی ئاگاداری ئەو ئامرازە دیجیتاڵیانە بن بۆی ئاگاداری ئەو تەکنەلۆجیا و ئەو ئەپلیکیشن و ئەو شتە بە سوودانە بن کە ڕەنگە لە داهاتوودا ببێتە زۆر بەشێکی زۆر پێویستی ژیان هەرچەند ئێستاوە خەریکە زۆربەی قوشبنەکانی ژیانی گرتووە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر لە مەکتەب نەکرێ ئەگەر قوتابخانە ئەو کارە نەکا ئەی لە چێ بکرێت ئەی منداڵ لە چێ فێروێ خۆداکوباب ناچی دانیشی لە با بڵێن کۆرسی دیجیتاڵی یان ئەو ئامرازە دیجیتاڵیانە فێرکە کەواتە مەکتەب باشترین شوێنە بۆی ئەو کارەی تێدا بکرێت باشە مەکتەب چێە مەکتەب ئیدارە ناچی ئەو کارە بکە وانە منهەجیش ئەو کارە تقریبەن ناکە دەبێ مامۆستا بیکە کەواتە ئەگەر منهەج نەقسێکی تێدا بوو مامۆستا دەکرێت وەکو تەواوکاری
وەکو هەستکردن بە بەرپرسیارەتێک بەرامبەر ئەو ئەرکەی کە پێی سپێدراوە ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ ئەو بدا تەڵەبەکانی ئاشنا بکە بەو توول و ئامرازە دیجیتاڵی و بەو ئامێرە تەکنەلۆجیانەی کە ئێستا لە دنیادا بەردەست و بڵاوە. بۆیە بەڕای من ئەوە خاڵی دەستپێک زۆر گرنگە. باشە ئەو ئامێرە نوێیانە یان ئەو گاجێت و ئەو ئەپلیکیشن و ئەو شتانی کە بەکاردێ لە بواری پەروەردە مەبەستەکەی چییە؟ بۆچی ئەو تەکنەلۆجیا ئێستا دێتن؟ مەبەستەکەی بە ئینگلیزی نووسراوە لەسەرەوە، بە کوردیەکەش یەکەم دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی فێربوون rate of learning زۆر زیاد دەکا. دوو بەرزکردنەوەی ئاستی حەز و خولیای تەڵەبە لە بۆ فێربوونێکی کاریگەریش زیاد دەکا. ئەگەر بزانین تەکنەلۆجیا ئەو کارە دەکا ئێلۆ ڕابوەستین بۆ دەست پێ نەکەین، بۆ لە خۆمانەوە دەست پێ نەکەین کە دەبینین تەکنەلۆجیا ئەگەر داخلی بواری پەروەردە بکرێ دەبێتە هۆی زیاتر بوونی ڕێژەی فێربوون، دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی حەز و خولیای قوتابی لە بۆ فێربوون. کەواتە بەڕای من هیچ پاساوێکمان نییە بۆ ئەوی دەست پێ نەکەین، بۆ ئەوەی هەوڵی بۆ نەدەین کە تەکنەلۆجیا تێکەڵی پەروەردە، تەکنەلۆجیا تێکەڵی ئەرک و ماندووبوون و ئەرک و بەرپرسیارەتی خۆمان بکەین وەکو مامۆستا. کەواتە ئێستا دەکرێت بپرسین بڵێن تەکنەلۆجیای فێربوون، تەکنەلۆجیای پەروەردەیی چییە؟ چۆن پێناسە دەکرێت تەکنەلۆجیای پەروەردەیی؟ کەسێک هەیە پێمان بڵێ بە کورتی لە چاتەکە دەکرێت ئەتۆ چۆن لە تەکنەلۆجیای پەروەردەیی تێگەیشتی؟ بێ زەحمەت یەک دوو شت بنووسن. تەکنەلۆجیای پەروەردەیی چییە؟ پرسیارەکە ئەوەیە. مەبەستمان چییە کە دەڵێن تەکنەلۆجیای پەروەردەیی؟ ئامرازێکەی خێرا بۆ گەیاندنی زانیاری. لاوە دڵزار وا دەنووسێ مامۆستا لاوە. زۆر باشە. چیتر؟ تەکنەلۆجیای پەروەردەیی چیتر؟ ئەگەر کەسێک شتێک دەنووسێ دەزانم هەندێک سەریعنینە لە نووسین، بۆیە ئەوە وەکو ڕاهێنانەکە لە بۆ نووسینی چکە دەبی فێری ئەو نووسینەش بێجە بە هەر شێوەیەک بە کیبۆردی کوردی دەنووسی، بە لاتینی دەنووسی، بە ئینگلیزی دەنووسی، بەڵام ئەو ڕەتفعلە استخدامە لە هیزە زیادة التعلم ئاوا دەڵێ بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆ پەروەردە و فێرکردن. ناوی دیارێ ناوی ئایفۆنە. ئێستا یەک لەو شتانەی کە بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆ پەروەردەکردن تەمەشا دووسێ کەسمان هەیە ناویان ئایفۆنە، ئەوانەی کە ناوی خۆیان زۆر بە ئاسانی دەتانن بگۆڕن حەقوایە ئێستا بیگۆڕن لەسەر ناوەکەی خۆت، لەسەر ئەو وێنەی کە دەنووسێ participants بەشدار بووان، لەسەر وێنەکەی خۆت کلیکێکی لای ڕاست بکە، نووسرایە ڕینەیمەکە بکە ناوی خۆت دێتە سەر ئەو جیهازی کە بەکاردێنی. زۆر ئاسان دەتوانن بیکەن ئەوانەی کە ناوی خۆیان نییە. سۆکار دەڵێ ئامرازێکە ئاسانکاری بۆ گەیاندنی زانیاری دەکا. ڕۆشنا دەڵێ it's a way for explaining. چاوان دەڵێ بریتە لە خێراگەیاندنی زانیاری بۆ قوتابیان. ڕۆژان دەڵێ لە کاتی ڕووداوە نەخوازراوەکان بەردەوامبوونی خوێندن بە شێوازێکی ئاسان مەرج نییە بەس لە کاتی ڕووداوی نەخوازراوە بیرۆژان دەکرێت لە کاتی ئاسایش بەکاربهێنرێ، کاتی زۆر نۆرمال بەکاربهێنرێ. پێنک دەڵێ ئامرازێکە تا زانیاری تێدا دەمێنێتەوە. زۆر باشە. ئەوانە هەمویان دەستان خۆشبی، هەمویان ڕاستن. کابزانم ئەوانەی وەمانگۆ ناوی خۆیان گۆڕیان نانگۆڕی هێشتا. ئەوانەی ناوی خۆیان نییە ئایفۆن 3 ئایفۆن لەلای من هێشتان مایە. ئاسانە لەسەر ناوەکەی خۆت تەمەشاکە ئەکسەر کلیکی ڕاست بکە، دەستە پێش ئەخیری دووسێ دانە نووسای ڕینەین واتە دووبارە ناولێنانەوە. بەڕای من ئەو زۆر بسیتە ئەو ناولێنانە، بەڵام کە بەشداری دەکەی لە حەدەسێک لە بۆنەیەک لە سیمینارێک باشترە ناوی خۆت بەکاربێنی، بەلای کەم باشترە بزانی چی بەکاردێ. مەڕوە الخرائط لمعرفة الطريق بالأماكن الجديدة. تەواوە. سومەیە مامۆستا قوتابی بێک دەگەێنێت لە هەر وڵاتێک بێ. هەرێز ئامرازێکە بۆ خۆ دەوڵەمەندکردن لە زانیاری.
زۆر باشە کاتە تەکنەلۆژیای پەروەردەیی دەکرێت بە شێوازی جۆرا و جۆر پێناسە بکرێن بۆ نمونە لە ڕووی با بڵێن کلاسیکەوە دەکرێت بڵێن تەکنەلۆژیای پەروەردەیی وەکو مامۆستا دەور دەبینێ کە تێیدا معریفە دەگوازێتەوە معریفە پێشکەش دەکا زانست زانیاری پێشکەش دەکا کەلیمەی پریزنتەر یعنی پیشاندەر عرضکەر ئەوەی عرض دەکا چ عرض دەکا نۆڵج واتە معریفە وەکو چێ وەکو مامۆستا ئەوە بە شێوە تەقلیدیەکە وا بیریان دەکردەوە تەکنەلۆژیای پەروەردەیی ئیشی ئەوەیە زانیاری پێشکەش بکە وەکو مامۆستا هەروەها دەکرێت تەکنەلۆژیای پەروەردەیی وەکو ئامرازێک بەکاربێنرێ بۆ ئینتاجی زۆر پرۆدەکتیڤیتی واتە بە بەرهەمهێنانی بە کۆمەڵ یان بەرهەمهێنانێکی زۆر تەکنەلۆژیا لە ڕێی ئینتەرنێتەوە ئێستا بۆتە هۆی چی بۆتە هۆی ئاسانکاری تەسهیلی کۆمیونیکیشن واتە پەیوەندیکردن و ئیتیساڵ لە نێوان خەڵکی بەڵام لە ڕوانگەی کۆنسترکتیڤیست واتە بەنا یان ئەوەی کە بینا دەکا بنیا دەکا تەکنەلۆژیای پەروەردەیی بریتیە لە ئامرازێکی فێربوونی کاریگەر کە دەوری چ دەبینێ دەوری ئەگەر پێشترێ وایان دەزانی کە دەوری عرضکەری یان پیشاندەری معلوماتی دەبینی بەڵام ئێستا دەوری هاوبەشێکی فێربوون دەبینی وەکو هاوبەش serving as a learning partner وەکو شەریکێک شەریک في التعلم يعني شەریکێک بۆ فێربوون هاوبەشێک بۆ فێربوون ئێستا تەکنەلۆژیای پەروەردەیی ئەو هاتە بەشا دەگرێت پێشترێ دەیانگۆ بەس عرضی معلومات دەکا وەکو مامۆستا بەڵام ئێستا لە دنیای ئێستادا تەکنەلۆژیای پەروەردەیی زۆر زیاترە لەوە وەکو پارتنەر یان وەکو هاوبەش یان وەکو شەریک وەکو بۆ فێربوون تەمەشا دەکرێت کاتە بە کورتی ئەوە وەکو پێناسەکەی ئەگەر بە خێرایی بچینە سەر هەندێک بەرەو پێشچوونی تاریخی بۆ تەکنەلۆژیای پەروەردەیی ڕەنگە لە ساڵانی زۆر زوو تەکنی ئەو وشەی تەکنی هەیە لێرە نووسرایە بۆچیە بۆ پرۆسەی بەکارهێنانی زانیاری بە شێوەیەکی سیستەماتیک بە مەبەستی گەیاندنی زانیاریەکدا ئەوە زۆر قەدیمە لە ساڵی 450 تا 350 BC پرسیارێکمان هەبوو لەسەر BC لە بیرتانە سۆکراتیش دەڵێ ئەو طریقەی تەدریسی کە بەکاری دەهێنا بریتی بوو لە پرسیار و وەڵام لە ساڵی لە سەدەی 17 جۆنەتان کۆمینیس چی داهێنا ئەوجارە لە بواری پەروەردە تێکستبوک لە بۆ منداڵان پاشی ئەوە یەکەم تەلەڤیزیۆنی پەروەردەیی وێزگەی تەلەڤیزیۆنی پەروەردەیی قەناتی تەلەڤیزیۆنی پەروەردەیی کە لە ئەمریکا بوو لە هیوستن لە تێکساس لە ساڵی 1953 پاشان لە 1956 CCTV کامێرایەکان ئەو کامێرانێک کە ئێستا زۆر بەکاردێ ئەویان بەکاردەهێنا بە مەبەستی گەیاندنی ڕێنمایی و ڕێنوێنیەکان بۆ فێربوون ئەویش بەکاردەهێنرا دوای ئەوە لە سکینەر لە 1954 و کرۆدەر لە 1960 بەدواوە ئەو مەسەلەی ئینسترکشن واتە تعلیمات پێدان یان تعلیمدان بە شێوەیەکی پرۆگرام و مبەرمەجکراو لە 1954 و 1960 بەدواوە دەستی پێکرد دوای ئەوەش ڕەنگە بزانن ئینتەرنێت خۆی هاتە بوون سەرەتا نووسینەکان لەسەر چی دەکران دوایی نامە دوایی تەلەفۆن دوایی تەلەڤیزیۆن دوایی مۆبایل و سەتەلایت و ئێستاش ئینتەرنێت کە لە هەمویان گرنگترە ئەوە دەکرێت وەکو تەتەوڕێکی تەکنەلۆژیای پەروەردەیی تەمەشا بکرێ هەمویان بە سەردێکی تاریخی زۆر بچووک ئەوە بزانم وازەحە ئێستا کە بەرەو پێشچوونەکە چی کاتە ئێستا دەتوانین بە کورتی ئەو پێناسەیە بدەینە تەکنەلۆژیای
پەروەردەیی وەکو زانستێکە کە تێیدا تەکنیک و ڕێگای جیاواز بەکار دەهێنرێ بۆ گەیشتن بە ئامانجە پەروەردەییەکان. زانستێکە کە تەکنیک و شێوازی جیاوازی تێدا بەکار دەهێنرێ بە مەبەستی گەیشتن بە ئامانجە پەروەردەییەکان لتحقيق الأهداف التربوية. طرق وتقنيات تستخدم لتحقيق أهداف تربوية. أو وەکو پێناسەیەکی کورد بۆ تەکنەلۆژیای زانیاری پاژەوەی جەنابتان باستان کرد. لە لایەکی تر بەو شێوەیەش دەکرێت پێناسە بکرێ کە دەڵێ بریتە لە دیراسەکردنی ئەو ممارەساتەی یان ئەو کردانەی کە دەبێتە هۆی ئاسانکاری بۆ فێربوون و باشترکردنی ئەدای قوتابیان و فێرخوازان لە ڕێگای چی؟ لە ڕێگای دروستکردن و بەکارهێنان و ئیدارەدانی گونجاو بەڕێوەبردننی دروست و گونجاوی پرۆسە تەکنەلۆجیەکان و سەرچاوە تەکنەلۆجیەکان. کەواتە ئەگەرمانەوێت پێناسەی تەکنەلۆجیای پەروەردەیی بکەین دەتوانین بڵێن بریتە لە دیراسەی و ئەو ممارەساتە ئەخلاقیانەی ئەو ممارەساتە دروستانەی کە بەکار دەهێنرێن بۆ ئاسانکردنی فێربوون و باشترکردنی ئەدا. بەڵام لە ڕێگای چیەوە؟ لە ڕێگای دروستکردن و بەکارهێنان و ئیدارەدان بەڕێوەبردننی چی؟ پرۆسە و سەرچاوە تەکنەلۆجیەکان. وابزانم ئێستا تعریفەکە گونجاوە. ئەگەر یەک دووەکتان ئێستا بە کورتی لە بۆم بنووسن تەکنەلۆژیای پەروەردەیی ئێستا چیە؟ پاژەوەی ئەو دووسێ سلایدت وەرگن. یەک دوو کەس بێنووسی بێ زەحمەت بێریبان پێشترێ نووسیتی دەیخینمەوە بریتە لە بەکارهێنانی تێکەڵی هاردوێر و سۆفتوێر و تیۆری پەروەردەیی و ڕاهێنان بۆ ئاسانکردنی فێربوون. تقریبان بالضبط ئەوەیە کە لێرە باسمان کرد. دەستخۆش بێریبان قەرەنی. ئەگەر کەسێکی تر لە بیرتانەیەک لە تەکنیکەکان 1 minute paper بوو ئێستا پوختە. ئەمن پوختەم لێتان دەمەوێت شتێکی کورت بە ڕستەک بە دوو ڕستە دەری ببڕی دەربارەی تەکنەلۆجیای پەروەردەیی. تەکنەلۆجیا تربوية يعني تقنيات تربوية چیە بەلای ئێوە؟ بینووسن بێ زەحمەت لە چات بۆکسەکەی چاوەڕێ دەکەی. ئەوەی بێریبانی زۆر باشە. بریتە لە خێراگەیاندنی زانست و زانیاری تابان دەڵێ. تابان بەس لە بۆ من منووسە لە بۆ هەمویان بنووسە چکە بنووسە to everyone ئەگەر ئەوانی تر نایبینن. بەڕێزان ئەوانە بەشەکە لە فێربوونی تەکنەلۆجی کە لەو چاتەی دەتوانی بە تەنێ نامە لۆ کەسێک بنووسی دەتوانی نامە بنووسی لە بۆ هەمووان. لەسەرەوە ئەگەر بنووسی everyone in meeting هەموو نامەکان دەبین. من هاوڕام لەگەڵ مامۆستا بێریبان مامۆستا لاوە دڵجاڵ دەرێت سومەیە دەڵێ بریتە لە تەکنیک و شێوازی جیاواز کە بەکار دێ بۆ دەرچێنانی پەروەردە و واوەکە تەواو نەکردیە. دەست خۆش سومەیە. ئەگەر کەسێکی تریش بنووسێ ئەوجا بەردەوام بێت. تا دەینووسن کێشەمان نییە بەردەوام دەبێت. چەند جۆرمان هەیە ئێستا زانیمان تەکنەلۆجیای پەروەردەیی چییە بەڵام خۆ یەک جۆری نییە. باسی کردبوو بێریبانش بێریوان محەیدین دەڵێ زانستی بەکارهێنانی تەکنەلۆجیا بۆ فێربوونی زانیاری. چرۆ دەڵێ زانستێکە کە تێیدا تەکنیک و شێوازی جیاواز بۆ زانیاری و پەروەردە بەکاردێ. آیفۆن حەقوایە نەخینمەوە چکە ناوەکەت نەگۆڕێ بەس قەینا ئەوجارش دەیخینمەوە چکە نووسرا آیفۆن لەکنە من دەرچووە. بریتە لە بەکارهێنانی پاوەرپۆینت و بۆ ڕایکردنی کارەکانمان و وەرگرتنی زانیاری. ئەو هاینووسە. جۆرەکانی تەکنەلۆجیای پەروەردەیی چییە؟ وابزانم بێریبان لە تعریفەکەی نووسی بووی هاردوێر و سۆفتوێرمان. هاردوێر و سۆفتوێر هاردوێر ئەپرۆچ سۆفتوێر ئەپرۆچ واتە لە ڕوانگەی هاردوێرەوە واتە ئامەرازە ڕقەکان ئەوانەی کە بە کۆنکریتی هەن ئەمەشای ئەوانەی دەستە چەپ کە نووسرایە هاردوێر ئەوانەی کە بە چاو دەبیندرێن و هەن ئەوانە هاردوێرەکانن. ئەوانەی سۆفتوێر یان نەرمەواڵە هەندێک جار وای پێ دەڵێ پرۆگرامەکانە ئەو پرۆگرامانەی کە دەتوانانی ئەو هاردوێرانەی تێدا بە باشترین شێوە بەکار بهێنی. کاتە ئەوە جۆرەکانی تەکنەلۆجیای پەروەردەیی بوون. مامۆستا بە تایبەتی لە مامۆستای سەدەی 21
مەفروزە بەلایانی کەم شارەزایی لە هەردووچی هەبێ هەندێکیان ئەلەقەل جیا بکاتەوە بزانی هاردوێر چییە سۆفتوێر چییە ڕەنگە ئەو زانیاری زۆر گرنگ نەبێت لە ئێستادا بەڵام گرنگە هەربیزانی خەدیجە بریتە لە دراسەکردنی گونجاو و دروست بۆ گەیاندنی زانست شەونم دەوڵێت تەکنیکێکە بۆ گەیاندنی زانیاری و کاریگەری هەیە لەسەر فێربوون دەستان خۆش بێت زۆر باشە ئەوە تایپەکانی بوو ئەوە جۆرەکانی بوو ئەنواعی تەکنەلۆژیای پەروەردەی هاردوێر و سۆفتوێرە ئەوە دوای ئەوە سکۆپ ینی مەودای بواری تەکنەلۆژیای پەروەردەی چییە بوارەکەی بۆ نمونە distance education يعني التعليم عن البعد mass education التعليم الجماعي يعني فێربوونی یان پەروەردەی بە کۆمەڵ پەروەردەی لە دوورەوە historical information زانیاری مێژوویی gaming and simulation تەلعیب یان گۆڕینی پرۆگرامی خوێندن بۆ گەمە simulation واتە لاساییکردنەوە ئەتو ناکرێت هەموو شتێک بچی بە مەیدانی ببینی هەندێک پرۆگرامی کۆمپیوتەری هەیە وەکو سیمولیشن لاسایی دەکاتەوە وەکو ئەوەیە کە تۆ لەوێن دەرێبی لە ناو فیلدەکە لە ناو مەیدانەکەبی هەروەها کۆکردنەوەی زانیاری و گەڕاندنەوەی یان جێڕاندنەوەی زانیاری ئەوانەش سکۆپەکانیەوە و ڕیسێرچیش هەروە توێژینەوەش ئەوانە هەمووی مەودا و بواری تەکنەلۆژیای پەروەردەین کە دەکرێت هەر یەک لەوانە کاری تێدا بکرێت بۆ مامۆستا زۆر گرنگە بە تایبەتی گەیمینگ و سیمولیشن بۆ فێربوون زۆر مهمە دیستانس لێرنینگ هەرچەندە لێرە لە عێراق ئێستا معتەرەف نییە بەڵام زۆر گرنگە لە وڵاتان ئێستا گرنگی پێدەدرێت دەبێ ئەوش بزانین کە تەکنەلۆژیای پەروەردەیی زۆر گرنگە بۆ یەک کۆکردنەوەی زانیاری دوو ستۆرکردن عەمبارکردن و سەیڤکردنی زانیاری سێش گەڕاندنەوەی زانیاری پاراستنی و گەڕاندنەوەی زانیاری و هەروە بۆ توێژینەوەش زۆر گرنگە main areas با بڵێن دیسان مەجالاتی ڕئیسی کارکردنی تەکنەلۆژیای پەروەردەیی چییە پرۆگرام لێرنینگ هەندێک جار فێربوون بە شێوەی پرۆگرام کراو یان مبەرمەج مایکرۆ تیچینگ واتەوانەوتنەوەی بچووک لە کلاسێکی بچووک وانە دڵێ وەکو تەجریبی دوای ئەوە simulated teaching ئەوەی کە تەقلیدی تیچینگی ڕاستەقینە interaction analysis هەروە تحلیل تەفاعلی یان ئەوەی کە شیکردنەوەی کارلێکەکانی کۆڵەگەکانی پەروەردە ئەوانەش هەمووی بوارە سەرچەکانن کە تەکنەلۆژیای پەروەردەیی دەیگرێتەوە ڕەنگە ئەو بەشە نەزەریە تۆزە گزعاجبی بەڵام ئەوە بەڕای من دەبێ باز بکرێت ئێستا ئەومان لە بۆ هاتچیەوە دەزانن وانە یاڵە پرسیار English alphabet چەند پیتە English alphabet چەند پیتە بنووسن ئەکید دەزانن 26 ڕێزان چاوان ئەحمەد ڕۆشنا سومەیە تەواو 26 زۆر باشە دووەم Arabic alphabet چەندە عەرەبی بنووسە ئەو جارە عەرەبیە تەواو دەستان خۆش ئینگلیزی 26ە ڕۆشنا 28 سرۆ 28 ئەحمەد کەمال 28 سارە یونس 28 تابان زۆر باشە ماشەڵڵا زۆر باشە پرسیاری تر ئەلفبێ کوردی چەند پیتە فەرمی بینووسە سومەیە دەڵێ 28 زۆرە بئی کوردی چەندە 34 ڕێزان دەڵێ 34 زیادی کرد تابان 34 پلس 3 زۆر باشە محەممەد سەمەد دەڵێ 33 چیا 34 لە ئینگلیزی لە کوردی یەکسەر گوتمان لە کوردی ناتانین بڵێن زەفەر دەڵێ 34 چیا دەڵێ 34 زۆر باشە پێتان بڵێم چەندە تام چیت کە نووسیتی 37 سۆما دەڵێ 12 سۆما 12 ئالا دەڵێ یان 37 یان 39 خۆ دێبلاکەوە باشە بێریبان دەڵێ 37 ئەو
شاشە زەردە لە بۆ چییە؟ یعنی دەبی فێڵێکی تێدا بێت جەماعەت هەروە هەڵمە خەڵەتێن ئەو دوو پرسیارەی پێشی لە بۆ هەڵخەڵەتاندن بوو لە بۆ تەرکیز بوو ئەمن دەڵێم 7 لۆ پرسیارەکەی من دەڵێم ئەلفبێ کوردی ئەو ئەلفبەیە ئەو ئەلفبەیە کە نووسرایە چەند پیتە؟ ئەو ئەلفبەیە کە نووسرایە 7 پیتە تەواو چییە؟ مزەفەر 7 تەواوە دەستان خۆش دەستان خۆش یعنی ئەو زەردەتان دیت ئەوە لە بۆ تەرکیز و مەرج نییە زانیاری با بڵێن علمی بی هەندێک جار کوردیەکەشم لەگەڵ حساب کرد دکتۆر دەڵێ تەواوە ئەلفبێ کوردی تەواو ئەو ئەلفبێ کوردی چەند پیتە؟ سۆما دەڵێ کوردیەکەشم لەگەڵ حساب کردی ئەوجا بوو بۆ 12 زۆر باشە دەستان خۆش بەردەوام بین بەردەوام دەبین Roles of Educational Technology in Learning ڕۆڵی تەکنەلۆژیای پەروەردەیی لە فێربوون چییە؟ ئێستا باسی هەندێک ڕۆڵ دەکەین کە تەکنەلۆژیای فێربوون دەکرێت بیجێڕی یان بیبینێ لە پرۆسەی فێربووندا بگورن هەندێک سلایدەکان بە ئینگلیزیە بەڵام ڕوونکردنەوەکە بە کوردیە دوایی دەتوانین بگەڕێنەوە سەریشی ئەگەر پێڕانەگەیشتن چونکە تۆمار دەکرێت چونکە بەڕاستی سلایدشتەکان زۆر زۆر بوو مەجال نەبوو با بڵێن هەموو کوردی لە بۆ زیاد بکەم لە هەندێک شوێن زیادم کردیە بەڵام ویستم لەو کاتەکەمە زۆرترین زانیاری بە ئێوە پەرێز ببەخشم دوای سلایدەکانیش دەنێرین ئینشاڵڵا کاتە ڕۆڵ باسی ڕۆڵی تەکنەلۆژیای پەروەردەیی دەکەین لە پرۆسەی فێربووندا یەکەم شت تەکنەلۆژیا دەتوانێت ڕۆڵێکی تەقلیدی ببینێ ڕۆڵی کلاسیکی تەکنەلۆژیا چ بووە؟ Delivery vehicles for instructional lessons واتە وەکو سیارەیە لە بۆ گەیاندنی وانە تەکنەلۆژیا وەکو سیارەیەکە یان هۆکارێکی گواستنەوەیە بە مەبەستی گەیاندنی وانە فێرکاریەکان لە بۆ تەڵەبانە ئەکەیت ئەوە بە شێوەی تەقلیدی ئەوە ڕۆڵەکەیەتی ڕۆڵە کلاسیکیەکە بەڵام ئێستا وەکو گوتمان پێشتریش گوتمان لە ئێستادا وەکو شەریک وەکو هاوبەش تەمەشا دەکرێت لە پرۆسەی فێربوون کەواتە ڕۆڵی گۆڕاوە ئەگەر پێشترێ تەکنەلۆژیا تەنها بۆ گەیاندنی زانیاری بوو گەیاندنی وانە فێرکاریەکان بوو ئێستا بە شێوەیەکی تر تەمەشا دەکرێت ڕۆڵێکی تری هەیە ڕۆڵەکەی گۆڕاوە لە گەیاندن بۆ بوون بە هاوبەش واتە شەریک پارتنەر زەردم کردیە ڕەنگی زەردم داوەتی وەکو هایلایت لە چ لە پرۆسەی فێربووندا ئێستا تەکنەلۆژیا وەکو هاوبەشێک تەمەشا دەکرێت تەکنەلۆژیا یارمەتی چ دەدا؟ یارمەتی فێرخوازەکان دەدا یارمەتی تەڵەبە دەدا تاکو بە خۆیان هەڵبستن بە زیادکردن و بنیادنانی تێگەیشتنی خۆیان تەفسیری خۆیان ڕاوەکردنی خۆیان بۆ ژیان لەگەڵ لەو جیهانەی کە تێدا واتە تەکنەلۆژیا زۆر لەو دەورە زیاترە کە پێشتر تەمەشامان دەکرد وەکو گەیاندنی زانیاری ئێستا وەکو شەریکی فێربوونە شەریکە لە پرۆسەی فێربوون یارمەتی قوتابی دەدا بۆ ئەوەی خۆی هەڵبستێ بە بنیادنانی بە بیناکردنی لێکدانەوە و ڕاوەکردن و تەفسیرە کەسیەکانی خۆیان لە ژیانی خۆیان لەو جیهانەی خۆیان کە تێیدا سیرکە هەروەها ئەو زۆر گرنگە ئەو خەتەی کۆت ئەو بەزەردەم نووسیوە تەکنەلۆژیا ئامرازێکی فێربوونە بۆ ئەوەی لەگەڵی فێربی نەک لێی فێربی زۆر جار بەغەڵەت وا دەزانن لە تەکنەلۆژیاکە فێر دەبی نە بەڵام وشەکە لەگەڵ فێربوونە Technology is a learning tool to learn with, not from. واتە تەکنەلۆژیا ئامرازێکی فێربوونە تا لەگەڵی وەکو هاوبەشێک بەیەکەوە فێربن نەک تۆ لە تەکنەلۆژیاکە فێربی بەڵکو لەگەڵی فێربی چکەوا دەکا ئەو تەکنەلۆژیا چ دەکا؟ تەکنەلۆژیا دەبێتە یارمەتی قوتابیەکە دەدا کە هەڵبستێ بە کۆکردنەوەی زانیاری بیرکردنەوە لە زانیاری و تەحلیلکردنی زانیاری دواتریش بنیادنانی واتە بنا المعنى الدلالة بنیادنانی واتە بەهۆی چێ بەهۆی ئەوەی کە تەکنەلۆژیا پێشکەشی دەکات ئەوە زۆر گرنگە وەکو مامۆستا لە خەیاڵت بی کە ناکرێت تۆ ژوا بیر بکەیەوە
کە تۆ لە تەکنەلۆجیا فێر دەبی نە تۆ لەگەڵ تەکنەلۆجیا فێر دەبی کەواتە جهودی خۆتی دەوێت ناکرێ بڵێ منداڵەکەم لە ڕێی تەکنەلۆجیاوە فێر دەبێت یان بەهۆیەکە باشە یان لەگەڵەکە باشە بەڵام نەک لێەوە فێر بێت چکە تەکنەلۆجیا چ دەکا بۆت یارمەتی تەڵەبە دەدا یارمەتی فێرخواز دەدا کە هەڵبستێ بە کۆکردنەوە و بیرکردنەوە و شیکردنەوەی زانیاری لە دواییشدا بە بنیادنانی واتایەک لەگەڵ ئەوەی کە تەکنەلۆجیا پێشکەشی دەکات ئەوەش ڕۆڵی تەکنەلۆجیایە کەواتە لە سەرەتادا وەکو ئامرازێکی گەیاندن بووە بەڵام ئێستا بۆتە هاوبەشێک لە پرۆسەی فێربوون و دەبێت تەکنەلۆجیا وەکو ئامرازێکی فێربوون بەکاربێنێت کە لەگەڵی فێر دەبێت نەک لێەوە فێر دەبێت تەکنەلۆجیا وەکو ئامرازێک دەبینرێ ڕۆڵی ئەوەیە کە پاڵپشتی بکە لە بنیادی معریفە لە بنیادنانی زانست و زانیاری تەڵەبەکە خۆی بۆ نمونە بۆ پێشکەشکردنی بیرۆکەکانی تەڵەبە بۆ پێشکەشکردنی بیر و بۆچوونەکانی بۆ پێشکەشکردنی تێگەیشتنەکانی ئەوە تەکنەلۆجیا یارمەتی دەدا لە چ لە پاڵپشتیکردنی بنیادنانی ئەو معریفەیە هەروەها دەبێتە هۆی چ دیسان تەکنەلۆجیا دەکرێت ببێتە هۆی بەرهەمهێنانی معریفەیەک بەرهەمهێنانی زانیاریەک کە بە شێوەیەکی زۆر ڕێکخراو ئەنجام دراوە ڕێکخراوە بەرهەمهێنراوە ئەوەش یەکێکە لە ڕۆڵەکانی ترکاتە وەکو ئامرازێکە بۆ پاڵپشتیکردنی بنیادی معریفە بۆ تابی و بۆ ئەو کەسانەی دایانەوە فێر تەکنەلۆجیا ڕۆڵێکی تری ئەوەیە وەکو گەیەنەری زانیاریە دیسان گەیەنەری زانیاری بۆ چ بۆ کەشفکردن و دەرخستنی معریفە تاکو ببێتە پاڵپشتێک بۆ فێربوونی تەڵەبەکە ببێتە تعزیزێک ببێتە قووەتێک سەنەدێک کە بلێەوە بینای معریفە بکرێ یان بنیادی معریفە بکرێ بۆ نمونە تەکنەلۆجیا وا دەکا ئەگەر زانیارێکت پێویست بوو ئاسانی دەستت پێ بگە ئەو زانیارانەی پێویستن دەستت پێ بگە هەروەها دەکرێت تەکنەلۆجیا سوودی ئەوەی هەبێت کە لە ڕوانگە جیاوازەکانەوە بۆ چوونەکان بەراورد بکە بۆ چوون و باوەڕەکان بەراورد بکە کە ئەمەش دەبێتە هۆی پاڵپشتیکردنی فێربوون بە شێوەیەکی گشتی بەڕای من ئەوانە زۆر ئەوە نەچینە ناوی بەڵام زۆر گرنگە بزانین ڕۆڵی تەکنەلۆجیای معریفەیی زۆر زۆرە بۆی ئەگەر هەندێک بپەڕێنم لەبەر کاتەکەی لە ئاخیری هەندێک شتی باشمان هەیە دەمانەوە بکەن ئەوەی تر دەتوانێت بیخینیەوە هەندێک ڕۆڵمان باس کرد ئێستا ڕۆڵێکی تر باس دەکەین و ڕەنگە ئەوەندە بەس بێ لەبارەی ڕۆڵەکە تەکنەلۆجیا وەکو هاوبەشێکی مسەقف یان هاوبەشێکی ڕۆشنبیر تەمەشا دەکرێت بۆ تەڵەبە چونکە چ دەکا تەکنەلۆجیا دەبێتە هۆی چ دەبێتە هۆی ئەوەی کە بتوانن ئەوەی دەیزانن بە شێوەیەکی جوان بیخەنە ڕوو بە شێوەیەکی گونجاو بیخەنە ڕوو for helping learners to articulate واتە دەربڕین and represent و تەمثیل نواندنی ئەوەی کە دەیزانن هەروەها دەکرێت تەکنەلۆجیا بەکاربهێنرێ بۆ دیسان شیکردنەوەی ئەوەی کە فێری بوون هەروەها چۆن فێری بوون ئەوەش بخاتە ڕوو بۆ پاڵپشتیکردنی فێرخوازەکانیشە تاکۆ بتوانن واتا ببەخشن بە فێربوونەکانیان هەروەها بۆچیش بەسوودە بۆی دەڵێ وەکو intellectual partner وەکو هاوبەشێکی وەکو شەریکێکی مثەقف یان شەریکێکی ڕۆشنبیر تەمەشا دەکرێت بۆ بنیادنانی ئەو معلوماتە کەسیەی کە لە ئەنجامی بیرکردنەوە هاتۆتە بوون ئەویش پاڵپشتی دەکرێت لەلایەن تەکنەلۆجیا کاتە ئینتەرنێت ئێستا وای کردووە کە پەروەردە دەبێت بەخۆی دابچێتەوە دەبێت دووبارە خۆی دیزاین بکاتەوە چونکە ڕەنگە لە 10 ساڵی داهاتوودا پەروەردە وەکو خۆی نەمێنێ بۆیە مەجبورە خۆی بگونجێنێ لەگەڵی بە هیچ شێوەیەک ڕەنگە ئەوەی ئێستا ئەمە ئەو ئەزمونە بەسیتەی کە لە وڵاتی خۆمان بینیمان باوەڕ ناکرێت پۆلەکان بگەڕێتەوە پێش
زەمەنی کۆرۆنا چونکە گۆڕاوە ئێستا وانە ئێستا زۆری گۆڕاوە و ناشگەڕێتەوە دواوە بڵێن وەکو پێشترێ لێ بێتەوە زۆربەی کات تەکنەلۆجیا لەگەڵمانە و لە بیرمانە زۆریش ئێستا سوودی لێوە دەبێت ڕەنگە بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا لە داهاتوودا ڕەنگە لە کۆتایی ئەو سەدەیە زۆر لە زانکۆ و کۆلیژ و قوتابخانەکانیش دەتوانن لەسەر پێی خۆیان مەسل ئەگەر خۆیان نەگونجێن ئەگەر بیانەیە بەس بە شێوە تەقلیدیەکە بەردەوام بن ڕەنگە نەمێنن یان لەناو بچن بەرەبەرە چونکە هەموو دنیا گۆڕاوە ژیان گۆڕاوە ژینگە گۆڕاوە بۆیە ئەوانش دەبێت خۆیان بگونجێنن لەگەڵەوە من پێم وایە لە داهاتوودا ئەوە هیچ مامۆستا ئێستاوە خەریکە کتێب هەڵناگرێ پێشتر کتێبی هەڵدەگرت وەکو تەڵەوە بەڵام لە داهاتوودا ئەکید هەمومان ڕەنگە کۆمپیوتەرمان هەیە سمارت ئامێرە زیرەکەکانمان هەیە ئەمن پێم وایە لە داهاتوودا ئەوانش ڕەنگە نەمێنن لە دەستمان یان شێوازی تر بێتە بۆ بەڕاستی دەمەوێت بە کورتی ئەوە بنووسن شێوازی بەڕای ئەوە مامۆستا لە داهاتوو چی لێلا دەبێت کتێب کۆمپیوتەر سمارت دیڤایسز ئامێری زیرەک یان چیتر داهاتووی مامۆستا چۆن دەبینن ئەگەر یەک دووشت بنووسن ئەحمەد کەماڵ دەرێت تابلێت ئەو پێشترە تابلێت فێنک باشە سمارت دیڤایس کە گوتمان ئامێری زیرەک زۆر باشە هەمووی دەڵێن تابلێت هێشتا من دەڵێم لە کۆتایی سەدە حسابیەوە بکە لە کۆتایی ئەو سەدەیە نەک 10 ساڵی تر فلاش هەرباوی نامێنێت بەڕای من ئامێری زیرەک تەواوە سارا یونس سرۆ وۆچ محەممەد سەمەد دەڵێ سعات ڕەنگە ئەوە سعادیان باندیش هەیە ئەمەرزنی هەر ئەپڵ وۆچەکان بی ئامێری زیرەک مزەفەر تەواوە چیتر ئامێری زیرەک زۆر باشە دەبێت خەیاڵتان هێشتان فراوانتر بکەن هێشتان ئامێری زیرەک تۆزە گشتیە سمارت بۆرد ئەفضل سمارت بۆرد ئێستا هەیە ڕوویە ئەمە باسی 10 ساڵ 15 ساڵ 50 ساڵ 100 ساڵ دەکەین ئێستا سمارت بۆرد لە قوتابخانەی کۆششەیە و هەمووی بەکاردێن بەڵام لە مستەقبل في المستقبل شو تتوقعين؟ لايف بروجكشن زور باشە لاوە ڕەنگە تەکنەلۆژیا بوونی نەمێنێ ڕۆبۆت ئەوە یەک لە شتە مهمەکانە ڕۆبۆت سۆزان زۆر باشە چیا ئامێری زیرەک وا ڕۆژ بە ڕۆژ پێش دەکەوێت ئێتەوە بەڵام دەمانێت خۆمان ئامادەکەین لە ئەو پێشوەچوونە 10 ساڵی تر 15 ساڵی تر 50 ساڵی تر چ دەبی چ مامۆستا چی لێ دێ مامۆستا چی لا دەبێت ئێستا یەک لە جوابە ئەوانەی کە بەدڵمە ڕۆبۆت مۆبایلی داتە شۆش باشە ڕۆبۆت محەممەد سەمەدیش نووسیتی ئەوە مامۆستا محەممەد زۆر شتی تر هەیە کە سوودی لێوە دەگرێت ئەوەی کە نازانبەر چاوم نەکرد بەڵام ڕۆڵی ذەکاء الصناعی AI Artificial Intelligence واتە ژیری دەستکرد یان زیرەکی دەستکرد زۆر دەبی لە پرۆسەی پەروەردەدا ژیری دەستکرد AI ئەگەر بینوسین سمارت سکول واتە زیرەکی دەستکرد Artificial Intelligence برەوە نووسینەکەەوە ئەگەر ویستان بگەڕێنەوە ئەوە دەکرێت زۆرتری لەسەر بخوێنەوە بەڕای مامۆستای نیو سەدەی داهاتوو مامۆستای 25 ساڵ لەمە و پاش ڕەنگە ئەگەر Artificial Intelligence یان ذەکاء اصطناعی یان ژیری دەستکرد نەزانێ جێگەی نەبێتەوە چونکە زۆر جێگەی مامۆستا دەگرێتەوە و زۆر دێتە ناو واری پەروەردە زۆر باشە ئێستا ئەگەر سەیرێکی گشتی ئەو شاشەیە بکەن لە دەستە ڕاست ترادیشنال کلاسروم هەیە واتە کلاسرومی تەقلیدی پۆلی تەقلیدی لەگەڵ سمارت کلاسروم هەیە هەندێکتان نووسی بوتان سمارت بۆرد سمارت سکول بزانە جیاوازەکەیان چیە جیاوازەکەیان لە سێ تەوەرە تەوەرێک کلاسرومەکە پۆلەکە تەوەرێک ناوەڕۆکەکە تەوەرێک بە کەسیکردن
بە شخصیکردن یان شخصانە پرسنەلایزیشن لە کلاسڕۆمی تەقلیدی لە کلاسیکی بە شێوەیەکی گشتی فیزیکەڵە واتە بەرجەستەیە جەستە ینی دەبینی کۆنکریتیە قەبارەکەی لیمتدە سنووردارە و سینکرۆنس هاوکاتیشە ینی دەبێت لەوێن دەرێ مەوجود بی بەڵام لە سمارت کلاسڕۆم یەک ئەنلیمیتد بێ سنوورە دەکرێت هەزارەها کەس لە یەک کات لەوێن دەرێ بن و فیزیکەڵ نییە واقعی نییە ڤێرچوەڵە و دەکرێت هەر شوێنێک و هەر کاتێک بێت نەک هەمان کات لە هەر شوێنێک بێت لە هەر کاتێک بێت لە ڕووی کۆنتێنتەوە لە ڕووی محتەواوە تەماشایکە تەقلیدیەکە چییە؟ پاوەرپۆینتمانەیە ترانسپێرنسی پێش پاوەرپۆینت پرۆجێکتەر هەبوو ئەوەی کە وەرەقە شەفافەکە لەسەری ڕەسم دەکرا ئەوانی قەدی من دەزانن تێکسبوکمان هەیە لایبرەریمان هەیە مەکتەبەمان هەیە ڤیدیۆمان هەیە کۆلابۆرێشنمان هەیە تا حەدێک بەڵام لە سمارت کلاسڕوم لە دەستەکەی تر مەڵتیمیدیا هەیە سیمولیشن هەیە کە لاساییکردنەوەی لە باتی مەکتەبە و تێکسبوک دیجیتال لایبرەری هەیە لایبرەری دیجیتاڵی ڕقەمی ڤیدیۆ هەیە بەڵام لەوێ ئۆن دیماندە بەپێی پێویستە بەپێی تەڵەبە سینکرۆنس ئەند ئەسینکرۆنس کۆمونیکیشن پەیوەندی هەیە بەڵام پەیوەندیەکە دەکرێت ئەمە هاوکات بێت دەکرێت دیلەی بێ یان لە هەمان کاتدا نەبێت پرسنەلایزیشن بە کەسیکردنی فێربوون لە کلاسڕومی تەقلیدی یان کلاسیکی تەنها یەک ڕێگای فێربوونە one learning path یەک ڕێگای فێربوونە بەڵام لە سمارت کلاسڕوم لە پۆلی زیرەکدا ڕێگای فێربوون و خێراییەکەی لەلایەن تەڵەبەکەەوە هەڵدەبژێردێت ئەو بۆ خۆی تەحدید دەکات بە چ شێوازێک فێر دەبی بە چ سورعەتێک فێر دەبی کەواتە تەماشا فەرقەکە زۆر زۆرە بۆیە وەکو مامۆستا دەبێت ئەو زانیاریە نەمان لەلا بێ و هەروەها دەبێت خۆمانیشی بۆ ئامادە بکەین learning environment واتە زینگەی فێربوون بەڕای ئێمە یەکەم شت ئەگەر تەکنەلۆجیا داخلی فێربوون بکەیت وەکو وێ تۆ یەک بە یەک تاک بە تاک لەگەڵ تەڵەبەکانت دابنیشی one to one individual وەکو وەیە تۆ ئەکتیڤیتی زیاد دەبێت کارلێک زیاد دەبێت ینی کارلێککردنی ئەگەر لە پێش پیرت بێ پێشترش باسمان کرد بینی قوتابی و قوتابی بینی مامۆستا و قوتابی بینی مامۆستا و دایک و باوک بینی قوتابخانە و دایک و باوک زیاد دەبێت ئەوە ئەگەر ئەو ژینگەی فێربوونەمان بکەنە دیجیتاڵی یان تەکنۆلۆژیای پەروەردەیی تێدا زیاد بکەین لێرنەر سنتەر واتە پێخواست تێیدا تەوەر و چەقە سنتەرە دەتوانی سیستەمی نمرەدانان سیستەمی چاودێریکردن لەبەر چاوی تەڵەبەکەشە کە ئاگادارە هەر لە بیدایەتەوە بۆ دایک و باوکانیش زۆر باشە سوودەکانی بە شێوەیەکی گشتی باز دەکەین یەک زۆر گونجاوە بۆ ئێستا لەبەر چ لەبەر ئەوەی خۆی فێر دەکات قوتابیەکە ئەگەر ئەوە بێ ئۆن دیمان بەپێی تەڵەبە لە هەر کاتێک و لە هەر شوێنێک بی دەکرێت private learning واتە فێربوونی تایبەت فێربوون بە شێوەی تایبەت و شخصی self paced سرعەتەکە بۆ خۆت هەڵی دەبژێری ئەوە باسمان کرد هەروە flexibility مرونەتیشی تێدا چونکە بەشە ئەوە نییە بڵێ هەموو بەیەکەوە بخوێنێ بۆ یەکە تەکنۆلۆژیای پەروەردەیی زیاد دەبێ یان قوتابخانەکە زۆرتر سوود لەوە وەردەگرینێ ئەو سوودانەی هەیە لە ڕووی گونجانەوە لەلایەکی تر لە ڕووی هەرزانیشەوە ڕەنگە بڵێن گرانە ئەو لاپتۆپی دەوێ یان خەتی ئینتەرنێتی دەوێ یان کڕینی ئەپلیکیشنی دەوێت بەڵام خۆ ئەوانە یەکجار دەکردرێن دوای ئەوە تەواو بەردەوام دەبێت بۆ چەندین ساڵ بەکار دێنرێتەوە کاتە ئەگەر درێژخایەن بیری لێ بکەوە هەرزانتر دەوەستێت کۆست ئیفێکتیڤە ینی لە ڕووی سعریشەوە لە ڕووی تێچووشەوە هەرزانترە کاتە ژینگەیەکی فێربوونی گریمانەیی دروست دەکرێتەوە پێویست ناکە هەموو تەڵەبەکان لەوێ بن دەکرێت لە نێوان قوتابخانەکانیش هەماهەنگی هەبێ بۆ ئەوەی لێسوانەکانیان لەگەڵ یەکتر هاوبەشی پێ بکەن هەرچەند ئێستا ڕەنگە وەکو پێویست نەبێ منافەسە هەیە زیاتر لە بین قوتابخانەکان هاوبەشیکردن من پێم باشە قوتابخانەی کۆشش لەوە دەست پێشخەر بێ
هەماهەنگی بکە لەگەڵ مەجموعەیەک قوتابخانەی تری تایبەت بۆ کاری باش بۆ کاری تەکنەلۆژی بۆ ڕاهێنان بۆ فێربوون بۆ ئاڵوگۆڕی مامۆستا بۆ سەردانی کردنی پۆلی یەکتر بەڕای منەوە مامۆستامان لێرە مامۆستا ڕۆژان لێرە حەزیان لەو شتەیە لە فێربوونە بە جیاواز بن لە مەکتەبەکانی تر نەک هەر بیانێ شتەکان بەس لە بۆ خۆیان بن ئێستا مەکتەبەکان وا دەکەن نایانەوێ باوەشتی خۆیان بدەن بەڵام ئەوە گونجاو نیە چکە هەر وەردەگیرێ وجا باشترە بۆ خۆمان دەست پێ بکەین دەبێتەوە هۆی کەمترکردنەوەی تێچوو دیسان گوتمان تێچووی بابەتەکان کەم دەبێتەوە ئەگەر تۆ ئەلعابت بوێ ئەگەر تیچنگ ئەیدزت بوێ یا وەسایل تعلیمێت بە 1000 دەکڕی تەواو کێشەت نییە ئەگەر بۆ نمونە ئێستا مامۆستامان ڕۆژە گوتی گوگل سوتەکەیان جی سوتەکەیان کڕی ئەوەی 1000 دەکڕی بەڵام مهمە چۆن ئیستفادی لێ دەکەی بە باشترین شێوە هەموو مامۆستاکان ئیمێلی تایبەتیان دەبی هەموو ئەو ئەپلیکیشنانەی یان ئەو فانکشنانەی کە گوگل هەیەی دەتوانانی سوودی لێ وەرگری بۆ نمونە گوگل کلاسروم هەیە موتڵەکان هەیە دەکرێت بەکاربینی ئەو جارە زوومان بەکارینا ڕەنگە جاری داهاتوو گوگل میت بەکاربێنین ینی ئەبەستمان ئەوەیە تۆ یەک جار مادەکە دەکڕیت دوایی دەمێنێتەوە ڕاستە ساڵانە ڕەنگە پێویستی بە ئیشتراک و شت بێ بەڵام هەر ئەگەر بەگشتی لێ چ بدەیەوە هێشتان هەر لە ڕووی نرخەوە هەرزانترە زۆر جار تێچووی مانەوە تێچووی سەفەر ئەوانە هەموو دەگەڕێتەوە ئێستا ئەگەر بۆ نمونە بتانەوە ڕاهێنانێک بکەن مامۆستایەکی ئەجنەبی بێیان دەبێت ئەوی داوەتکەن سەفەرەکەی پارەی بۆ بدەن هەروە مانەوەی لە ئەوتێل و زۆر شتی تر بەڵام ئەگەر لە ڕێی ئەو جیسوتەوە یان لە ڕێی ئەو ئەپلیکیشنانەی ئێستاوە بێ کاتە زۆر هەرزانترە ئەوە دەکرێت وانەوتنەوەشی پێ بگرێت دەکرێت حانیی پێ بکرێت نەک تەنها هەر ڕاهێنا سوودەکانی تریش یەکی لەوانە جێگیریە کۆنسیستنت یان کۆنسیستنسی یەک ئەوەیە بۆ نمونە حتایەکە بۆ هەمان وەکو یەکە ئەگەر مامۆستایەک دوو گروپی جیاوازی هەبێ یەک قۆناغیش بن بەس دوو گروپێ ڕەنگە شتێک لە گروپێک بڕێ شتێکی تر وەکو 100% ناڵێتەوە جیاوازە یان لە بیری دەچێت یان پێڕا ناگە یان پرسیار و وەڵامەکان بەلا ڕێیدا دەبن بەڵام لە تەکنۆلۆژیای پەروەردەییدا کۆنتێنتەکە محتەوایەکە سابتە وەکو سێفڕەوە بۆ هەمان بە شێوەیەک دەچێتە زۆر جارە و کێشەیە هەبووە کە مامۆستایەک زیاتر لە گروپێکی هەیە بۆ نمونە پۆلی 6 ئەگەر 4 گروپ بن 3 گروپیان ڕەنگە بابەتێک بخوێنن چارەمیان نەخوێنێ لەبەرەوەی مامۆستاکە لە بیری چووە ماندوو بووە پێڕانەگەیە زۆر شتێ بەڵام ئەوە وادەکە کۆنتێنتەکە جێگیر بێت هەمان کواڵیتیشی دەدا بە هەمان شێوە شەرح دەکرێت چونکە بەڕێی تەکنۆلۆژیاوە ئەوی تریش هەمان پەروەردەش بۆ هەمووان دەستە بەردەبێت نەک گروپێک هەیە بێ گروپێک نایبێتن میدیا ریچ واتە دەوڵەمەندیشە پێویستی ینی ئاسانترە بۆ تێگەیشتن و زیاتریش کارێک ڕەنگە هەندێک کەس پێی وابێ مامۆستا ئەحمەد ئێستا باسیەوە دەکەم پرسیارێکی کردیە دەربارەی ژینگە کامیان باشترە ئایا کاریگەری لەسەر تەندروستی قوتابی بۆ نمونە چاو نابێت بەڵام هەیە بەڵام خۆپارێزیش هەیە لەو شتە ئێستا فلتەرات زۆر بووە ئێستا بە سەعاتدا دەدرێت و ناکرێت چەند سەعاتێک لەسەر شاشە بێ ڤیدیۆکی زۆر باشەیە لەسەر زیانەکانی شاشە لەسەر نەک تەنها چاوی منداڵ هەرمێشک و پەروەردەی منداڵیش بەڵام خۆمە کە دەڵێن تەکنۆلۆژیا بەبەستمان نییە تەکنۆلۆژیا بە ڕەهایی یان تەکنۆلۆژیا بە بەڕەڵایی بەبێ کۆنترۆڵ و بەبێ ڕێکخستن نەخێر ئەوانە ڕاستن مامۆستا ئەحمەد تەکنۆلۆژیا زیانیشی هەیە بە تایبەتی زیانی تەندروستیشی هەیە ئەگەر نەزانی چۆن بەکاردێ ئەگەر نەزانی کۆنترۆڵی نەکەی یان ئیدارەیەکی باشی نەدەی بۆ کاتەکە بەڵام لە ڕووی دەوڵەمەندی و دەوڵەمەندە ئاسانترە بۆ تێگەیشتن زیاتر کارێکی تێدا هەروە ڕپیتەبڵ واتە دەتوانیت چەندین ساڵ دووبارەی بکەوە ئەو ڤیدیۆی ئەمڕۆ ئێستا کە ئێمە تەسجیلی دەکەین وا ئێستا تۆمار دەکرێت چەند جار دووبارەکەی و بە هەمان کواڵیتی بە هەمان کۆنتێنت بەبێەوەی هیچی لێ بگۆڕیت چەندین ساڵ دەکرێت بەردەوام بکاتە بەڵام وەکو مامۆستا وەکو تەدریس ڕەنگە نەتوانی هەموو شتەکان وەکو خۆی دووبارە بکەوە هەروەها ئاسانیشە بۆ چاودێریکردن لە ڕووی تەکنۆلۆژیاوە بۆ ئیدارە بۆ نمونە بۆ مامۆستا ئەگەر بێوێ چاودێری بەرەو پێشچوونی قوتابی بکە ئەگەر بێوێ چاودێری ئیدارە بێوێ چاودێری بەرەو پێشچوونی پرۆسەی فێربوون بکە تەکنۆلۆژیا زۆر ئاسانکاری بۆ دەکا بە تایبەتی تەکنۆلۆژیای پەروەردەیی کەمە بەستمان زۆر باشە ئێستا ئەمە دەبێت چی بکەین وەکو مامۆستا What shall a teacher do
مامۆستا چی بکا باشە بەڕای من چەند خطوەیەک هەیە یەکەم learn the basic needs یەکەم شت پێداویستیە سەرەکیەکان و بنەڕەتیەکان چێ پێم دەڵێ پێداویستە سەرەکیەکان چین بۆ مامۆستا بیزانێت لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی تەکنەلۆژیاوە بزانم شاشەکە هەندێک دیارە دێتە بەڵام لە ڕووی تەکنەلۆژیاوە learn the basic needs پێداویستیە بنەڕەتیەکان چین بۆ مامۆستا بیزانێت چ شتێک دەبێ بزانێت وەڵی لە سەدەی 21 ئەمن پێم وایە دەبی ئۆفیس بزانیەوە مامۆستا محەممەد نووسیتی تەواوە basic research tools دەبی بزانی هەندێک ئامراز بەکاربێنێ وێرد دەبێ بزانێ مایکرۆسۆفت وێرد و پاوەرپۆینت بەڕای من دەبێ بزانێ ینی ناکرێت و لە سەدەی 21 بێ وا خەریکە لە چارەجی یەکەمی سەدەش نزیک دەبینەوە کە 2025 ئەتوو نەزانی تەکنەلۆجیا و بە تایبەتی شتە زۆر بیدایەکان یان ئەوەی بنەڕەتیەکان من پێم وایە مەجموعەیەک شت ئەوانەی نووسیتان زۆر باشە دەستان خۆش بێ ڤیدیۆ ئیدیتینگ ڕەنگە ڤیدیۆ ئیدیتین ڕۆشنا ئەیوب نووسیتی واتە ئیدیتکردنی ڤیدیۆ دەستکاریکردنی ڤیدیۆ ڕەنگە لە یەکێک لە بنەڕەتیەکان نەبێ بەڵام ئەگە بزانی زۆر باشە یوتیوب فێنێک نووسیتی زۆر باشە مامۆستا دەبێت بزانێ چۆن بەکاری دێنێت چۆن داونلۆدی دەکات چۆن دوایە بەکاری دەهێنێتەوە یان چۆن سوودی لێ وەردەگرێت ئەکسل پاوەرپۆینت ئۆفیس سارا دەڵێتە پاوەرپۆینت زۆر ضروریە ئۆفیس زۆر ضروریە فێنێک دەڵێ پرینت ئەکسل وێب سەرچز محەممەد سەمەد زۆر باشە چۆنیتی گەڕان لە ناو ئینتەرنێت پاوەرپۆینت بۆ هەم مامۆستایەک ضروریە ڕاستە ئەوانە هەمووی گرنگە بەڕای من ئەوانە زۆر گرنگن بەڵام ئێستا ئەو زوومەش ئێستا ئیمێل زۆر گرنگە مامۆستا ئیمێلی هەبێت کە پەیوەندی بە شوێنێک دەکەیت ئەگەر ئیمێلت نەبێ ئەگەر ئیمێڵێکی ڕستپیشت نەبێ ناکرێەوە بکە جگە لە ئیمێل مەسەلەی سیکیورتی چۆن دەتوانی خۆت بپارێزی لە با بڵێن لە هێرشی ئەلکترۆنی خۆت بپارێزی لە هاکردنی ئیمێڵەکەت لە مثلا زوم دەبێ بزانی ئێستا ئەومە زوم بەکاردێنی گوگل میت دەبێ بزانی ئەوانە بەڕای من ئێستا بوونە تا پێداویستی بنەڕەتی و ئەساسی بۆ هەموو مامۆستایە ئەگەر ئێستا زوم نەزانی بەڵام زانین هەر ئەوە نیە بێ بەشداری بکەیت بۆ نمونە ئێستا گوتم ناوەکەت بگۆڕە دەبێ بزانی ناوەکەت بگۆڕی ئاسان بێ کە گوتم بۆ نمونە گوگل میت دەیکەین تاوا دەبێ بزانی دەبی جیمێلت هەبێ ئەوجە دەتوانی گوگل میت بەکاربێن ئیمێڵی ڕسمیت هەبێ بتوانی بەکاربێن ئەوە یەکێک لە بنەڕەتیەکان جگە لەوانەی مامۆستایان باسییان کرد وێر دەبێ بزانی پاوەرپۆینت دەبێ بزانی ماقۆڵ نییە تۆ مامۆستابی لە سەدەی 21 و نەزانی ئەسیلەی خۆت بە خۆت تەباکەی بچی لە شوێنێک بۆ تەباکەیان کەسێک بۆ تەباکە ئەو جارە غەڵەتی تێدا دەبێ مەجای مراجعە نیە دوای شەرمەزار دەبێت و فێربوونی ژەوندە زەحمەت نییە ئێستا تۆ لاپتۆپت هەبێ لە ماڵ یان نەتا بە مۆبایلیش زۆر بە ئاسانی هەر لە یوتیوب بنووسە how to do this یان چۆن ئەو کارە بکەم چۆن فێری پاوەرپۆینت بم چۆن فێری پرینت بم چۆن ئەوە بکەم هەمووی بە ڤیدیۆ بە زمانی عەرەبیش دەداتێ بە ئینگلیزیش دەداتێ ڕەنگە بە کوردی تۆزێک هەژار بین لەو بوارە بەڵام هەیە بای ئەوە هەیە ئێستا وێبسایتی زۆر باشن کە هاوکارن بۆ فێربوون کەواتە یەکێک لەو کارانەی ئەگەر نەت کردووە ئێستا دەبێ بیکەی دەبێ ئەو شتانە هەبێ کە باسمان کرد بۆ ئەوەی بتوانی بە باشترین شێوە سوود لە تەکنۆلۆژیا وەربگری بۆ کارەکەت دووەم شت کویک سەرچ تەکنیکس هەندێک جار مامۆستا پێویستی بەوەیە هەندێک تەکنیک فێر بێت چۆن بتوانێ بە سەریعی بگەڕێ بۆ نمونە ئەو ڕۆژە لە یەک لە وەبزانم سێشنەکان بوو مامۆستا سومەیە بوو ئەگە غەڵەت نەبووم باسیەوەی کرد بەسان کە وشەیە کرد لێ دەپرسن مانایەکەی نازانی زۆر ئاساییە بە سەریعی بچی بگەڕێ لە کاتی چالاکیەکە لە کاتی شتێکە یەکسەر وەڵامەکە بێنی زۆر بە سەریعی بەڵام ناکرێت و نیم سەعات دانیشی بەس لە شتێک بگەڕێ کاتە دەبی فێری گەڕانی تەکنیکی گەڕانی خێرابی لە ڕێگای تەکنەلۆژیاوە ئەوەی کە ئەو براوزەرانەی کە گوتمان ڕەنگە بە هەندێکیان بن ئەو پرسیارم لێکردن ئەدەر سێرچ براوزەرز کە پێشتر دەکرێت بۆ خۆت ئامادەکردنی دەکرێت قاموس هەبێت دەکرێت زۆر شتێکترت هەبێت کە بۆ مامۆستا ئەوەش پێم وایە زەروریە بیزانێت بە پێی پسپۆڕی پێویستە هەندێک سۆفتوێر و ئەپلیکیشنی تایبەت بە پسپۆڕێکی خۆت بزانیت بەڕای من ناکرێت هیچ شتێک دەربارەی پسپۆڕێکت نەزانی ئێستا هەر پسپۆڕێک وەری دەگری ماتماتیک وەرگرە ئینگلیزی وەرگرە عەرەبی وەرگرە تەنانەت کوردی وەرگرە یان ئاین وەرگرە هەر شتێکی دەبینی ئەپلیکیشنێک یان سۆفتوێرێک یان بەرنامەجێکی تایبەتی
هەیە کە تایبەتە بەو بوارە ئەتۆ مامۆستای ئەو بابەتەی مەفروضە خۆت ئاشنا بکەیت بەو سۆفتوێرەیان بەو ئەپلیکیشنە مثلا ئەگەر دەرسی بە منداڵان دەڵێ ئەپلیکیشنێکی زۆر باشێ ئێستا بەس بنووسە Math for Kids یعنی ماتماتیک بۆ منداڵان English for Kids ئینگلیزی لە بۆ منداڵان بزانە بەدەیەها سۆفتوێر و بەدەیەها ئەپلیکیشنت دەداتێ ئەو دەکرێت زیادیکەی بۆ خۆت بۆ سۆشیەڵەکان بۆ مێژوو بۆ ڕاضە بۆ هونەر بۆ هەر هەمووی ئەپلیکیشن و سۆفتوێرەوە هەندێک شت هەیە گشتیە دەبێ هەموو مامۆستا بزانێ هەندێک شت هەیە ئەتۆ بە پسپۆڕێکی خۆت دەبی ئاگاداری ئەو ئەپلیکیشن و ئەو سۆفتوێرانەبی کە لە بوارەکەی تۆدا بەکارێت خاڵی چارەم کە لە چی بکەیت پێویستە کار لەسەر پەرەپێدانی توانای پیشەیی خۆت بکەیت پەرەپێدانی پیشەیی واتە خۆت بەرەو پێش بکەیت من پێم وایە بەڕاستی هەر مامۆستایەک ئەگەر بیاوێ بەردەوام بێ لە فێربوون پێویستە تێت تۆکەکان جێلێ بگرێت تێت تۆک ئەگەر بگەڕێ لە تێت تۆک واتە ئەو تێدانەی کە قسەی تێدایە هەمووی و ڤیدیۆی کورتە لە نێوان 7 دقه 10 دقه 12 دقه 7 دقه لە 20 دقه تێناپەڕێ هەر جارێ باسی چیرۆکێکی سەرکەوتن شتێکی نوێ دەکات من پێم وایە مامۆستا لە هەر ئاستێکدا بێ لە هەر تەنانەت لە باخچەی منداڵانیش مەفروضە من دەڵێم ڕۆژانە جێ لە تێت تۆکێک بگرێت کە دەکات 7 دقه ئەگەر حسابیەوە بکەیت بەڵام شتی زۆر باشی تێدا ئێستا بە هەموو زمانەکانیش هەیە تەنانەت بە کوردیش هەیە ئێستا تێت تۆکەکان هەندێکیان وەرجێڕانەتە سەر کوردی بەڵام بە عەرەبی زۆرە بە ئینگلیزیش تێکستەکانیش هەیە دەکرێتەوە بکەن جگەلەوە دەبێت کار لەسەر پەرەپێدانی توانای خۆت بکەیت کورسی ئۆنلاین دەبێت زۆر پەرەی پێ بدرێت دەبێت زۆر احتیمامی پێ بدرێت بەڕای من وەکو قوتابخانە مامۆستا ڕۆژان مامۆستا ئامانز لێرە مەفروضە وەکو مەرجێک لەسەر مامۆستا دای بنێن دەبێت بەلای کەم لە وەرزێک بەشداری کورسێکی ئۆنلاینی کردبێ کە بۆن من لە 3 ساعت لە 6 ساعت کەمتر نەوێت و دوای ئەوە کە بەشداری لەو کۆرسەش کرد مەفروضە داوای لێ بکرێت سمینارێکی نیو ساعتی بکە بۆ مامۆستایەکانی تر دەربارەی ناوەڕۆکی ئەو کۆرسە چونکە ئەوە بەڕاستی دەبێتە هۆی پەرەپێدانی لایەنی پیشەیی کارەکەی خۆت ئەگەر وات نەکرد ئەتۆ ناتوانین پەرە بە توانەکانی خۆت بدەیت ناتوانین سود لە تەکنەلۆژیا وەربگریت دەشکرێت مامۆستا ڕۆژان وەکو بەڕێوەبەر یان مامۆستایانی تر بەڕێوەبەری باخچە ببوورە نازانم ناویچیە لە گروپی مامۆستایانی خۆی هەفتانە وەکو واجبێک تێت تۆکێک کە دەزانی پەیوەندی بە باخچایە کە دەزانی پەیوەندی بە پەروەردە هەیە بە قوتابخانە هەیە دای بنێ داوا لە مامۆستاکان بکە سەیری بکەن دوای داوایان لێ بکە بەیەکەوە مناقەشەی بکەن یان پریزەنتی بکەن بۆ کەسانی تر بەڕای من ئەوەش کارێکی زۆر باش دەبێت بۆ پەرەپێدانی توانای تەکنەلۆجی مامۆستایان یان سود وەرگرتن لە تەکنۆلۆژیا بە تایبەتی تەکنۆلۆژیای پەروەردەی شوێنی تر زۆرە کە بۆی بگەڕێ بۆ نمونە شوێنێک هەیە بە ناوی خان ئەکادمی ئەکادمیایەکە زۆربەی شتەکانی ئێستا بە خۆڕاییە لە هەموو دەرسەکانیش وانەی تێدایە دەکرێت سود لەوەش وەربگرن بۆ ڤیدیۆکانتان یان بۆ پەرەپێدانی توانای خۆتان ئەوە چار شتی ڕئیسی بوون کە پێم وایە هەموو مامۆستایەک دەبێ بیکە یەکەم پێداویستیە سەرچیەکان بنەڕەتیەکان کە گوتمان بەرنامەکانی کۆمپیوتەر وەرد و پاوەرپۆینت ئەو دووە زۆر زەروریە کە بزانێ مایکرۆسۆفت پابلن ئەوەی کە گوتمان وەرد و پاوەرپۆینت کە پێویستی پێدەبێت بۆ ئەسیلدانان و حازرکردنی دەرسەکانی دەکرێت هەندێک سۆفتوێری تایبەت هەبێ بە مادەکەی دەکرێت سێرچ ئنجین بۆ تەکنیکی گەڕانی خێرا بۆ خۆی بدۆزێتەوە ئەمن ڕەنگە حەزم لە گوگل کڕۆم بێ کەسێکی تر حەزی لە گوگڵێکی تر بێ یان لە گوگڵی ئاسایی بێ کەسێکی تر حەزی لە ئۆپێرا بێ بەڵام شتێکت هەبێت کە بە خێرایی بتوانیت بۆ مەبەستەکەت بگەیت هەروەها کارکردن لەسەر پەرەپێدانی توانای پیشەیی خۆتان وەکو مامۆستا دەبێت فێری ئەوەش بین لە هەندێک لە دەرسەکان شتێک هەیە پێی دەڵێن virtual tours واتە جەولەی مەیدانی ئیفتیرازی گریمانەیی بۆ نمونە ئەگەر ئەو وێبسایتە ئێستا لێدەن ئەو لێرەم دانایە بەس کلیک لەسەری بکە بزانە دەباتە چەند شوێن کە دەتوانی بە ئیفتیرازی بە تەڵەبەکانتی پیشاندەی لە ڕێی سکرینەکەی خۆتەوە لە جیاتی ئەوەی هەمویان ببێ ئەوێ تەماشایکە ئێستا ئەوانە هەموو شوێنەکانن ئەوە مەسەرەن لەسەر پەپولەیە ئەوە پلانێت ئێرثە ئەوەیان هەر یەکە لەسەر شتێکە بۆ نمونە
Hidden World of National Parks National پارکەکانە ئەوە 25 سایتی زۆر گرنگت پێ دەدا تەماشاکە 25 virtual field trips for your class کەواتە وەکو سەردانی مەیدانی بەڵام مەیدانی ئیفتیرازی گریمانەیی لە ڕێی کۆمپیوتەرەوە بۆچی بۆ پۆلەکانتە هەر یەکە لەسەر بابەتێکە ئەوە 25 دانەیە زۆربەی اختصاسەکانی تێدایە بۆ نمونە ئەوە کە باسی مەریخ دەکەی ئەوە لەسەر مەریخە بۆ نمونە کە باسی ئەگەر لە تاریخ باسی شورای گەورەی چین دەکەی ئەوە ئێستا توورەکەت پێ دەکا لە بۆ وێندە بۆ نمونە کە باسی جەمسەر و بەستەڵەکەکان دەکەی ڕەنگەوە بێ بۆ نمونە باسی فەزا دەکەی ئاسمان دەکەی تەماشاکە مەبەستم ئەوەیە باسی ئەهرامەکان دەکەی پیرەمید و گیزە هەمووی وەکو ئەوەیە تۆ سەردانی ئەو شوێنانت کردی کەواتە وەک مامۆستا پێم وایە دەبێ ئاشنایەتیت هەبێ لەگەڵ ئەو وێبسایت و ئەو تەکنیکانەی کە دەکرێت بەکاربێنێ شتێکی تر کە پێم وایە زۆر زەروریە بۆ مامۆستا و بۆ دایک و باوکیش کە ئێمە هەمومان یان دایک یا باوک یان خوشکی گەورەیان برای گەورەیان لە ماڵێ پێی دەڵێن common sense media کە ئەو وێبسایتە لێ دەی commonsense.org تەماشایکە بە بمان باتە ئەوەیە بزانیت ئەم وێبسایتەکە ئێستا لێ دەدەمەوە دەرێ common sense media لێ دەی common sense media کار common sense dot دەباتە ئەو شوێنە سەیری ئەوەکە ئەو میدیایە ئەو ئێجوکیشنە دەکرێت لە ئێجوکیشن لێدەی هەموو شتەکانی تێدایە بۆ نمونە دیجیتال citizenship digital connectedness بابەتی زۆر باشی تێدایە تەماشا بە گرێدەکانیش ڕێکی خستیە ئەگەر گرێدی کەیوانت هەیە لە تا پۆلی 2 یان گرێدی 3 هەیە تا 5 یان گرێدی 6 هەیە تا 8 یان گرێدی 9 هەیە تا 12 ئەوانە هەمووی زۆر شتی بەردەست کردیە هەم ڤیدیۆیە هەم ئەپلیکیشنە هەم بابەتی زۆر باشی تێدایە کە دەکرێت سوودی لێوەربگری جگە لەوانە وەکو مامۆستا دەتوانانی سوودی لێوەربگری وەکو فێرخواز دەتوانانی سوودی لێوەرگری تەماشا ئەپلیکیشنز ئەو پرۆفێشنەڵ دیڤلۆپمنت ئەوەی کە باسم کرد فامیلی ریسۆرسز بۆ عائیلەکان زۆر شتی تێدایە کە دەکرێت لەگەڵ دایک و باوکان بەشداری پێ بکەیت لەسەرەوەش تەماشاکە بۆ پێرنتس لە بۆ دایک و باوکان شتەیە بۆ پەروەردەکاران شتەیە تەماشای موڤیکە تەماشای تیڤیکە تەماشای گەیمەکان بکە هەر گەیمێک هەڵدەبژێری تەماشای پۆدکاست و ئەپلیکیشنەکان بکە هەندێک پرسیاری گشتی لە بۆ دایک و باوکانە ئەگەر دەتەوێت منداڵەکان بۆن تەماشای فیلمەکان بکەن هەر فیلمێک هەڵدەبژێری ڕڤیوی تێدایە ئایا منداڵەکەت تەماشا بکە یان تەماشا نەکە ئەگەر هەر شتێک بی بۆ منە ئەو مینیەنس هەیە ئەو فیلمە هەیە ئەگەر ڕڤیوەکەی تەماشاکەی پێت دەڵێتن چی تێدایە چی تێدا نییە پێت دەڵێت دایک و باوکان دەڵێن لە بۆ چ تەمەنێک باشە منداڵەکان دەڵێن لە بۆ چ تەمەنێک باشە تەماشاکە جگەلەوە پێت دەڵێ لەسەر هەر فیلمەک یان هەر ئەپلیکیشنەک تەماشا دەرێ ئێجوکیشنەل ڤالیوی چەندە 1 پۆینتی دایتێ پۆزیتیڤ مێسیج پەیامی پۆزیتیڤی تێدایە بەڵێ 3 تێدایە پۆزیتیڤ ڕۆڵز تێدایە بۆن منە ڤایۆلەنسی تێدایە تەماشا ترس و تۆقاندنی تێدایە کەواتە باش نییە ئەوەیان زۆر لانگویج لە بۆ لانگویج استفادەی هەیە یان نا کەمی هەیە ینی مەبەستم ئەوەیە ئەگەر هەر شتێک پێشەوەی لێ بدەیت دەکرێت لەو کۆمن سێنسا تەماشای بکەی بزانانی استفادەی هەیە یان نا ئەو کاتە دەکرێت کتێبەکانە گەیمەکانە ئێستا ئەگەر هەر گەیمێک هەڵدەبژێری لێرەش گەیم ریڤیوز هەر گەیمێک لێ دەدەی ئەو گەیمانەی کە منداڵ زۆر بەکاری دێنێ شتێک هەڵبژێرین کە زۆر باو بێ زۆر باو بێ دەکرێت ئێستا بە سێرچیش لێ بدەیت هیچ مشکلت نییە 2 پوینت کامپەس سەبوەی هارد وێست سێرچیشمان هەیە لێرە دەکرێت سێرچی بکەی ئەگە گەیمەک
منداڵ لێی پرسی یان منداڵی خۆت یان منداڵی کەسوکارت یان کەسێک لێی پرسی ئەو کاتە ئەوەی کە زۆر بەکاردێنن چ گەیمێکە گەر بنووسن ئێستا گەیمەکان لێکشت نووسرایە زۆر بەکاردێ چیا دەڵێ ڕۆڵبۆکس پەبجی پەبجی لێ دێن باشە ئەوە پەبجی لێ دێن بزانین هەیە لێرە ئەوە پەبجی وایە ئەو پەبجیە بەس تەماشای ڕڤیوەکەی دەکەی بزانین سی فۆڵ ڕڤیو بزانین چی تێدایە ئیستیفادەکانی و چەندی تێدایە تەوان دایک و باوک دەڵێ نابی لە 13 ساڵ کەمتر بەکاری بێنی پلس 13 کیتز منداڵەکان بە خۆیان دەڵێن پلس 11 ئەوە کێشەمان لەوەی نیە بە زۆرە بەس تەماشای بنەوەی کە بزانە easy to play بەڵێ زۆر ئاسانە ڤایۆلەنسی تێدایە عنفی تێدایە ترسی تێدایە بەڵێ وەڵا پڕیتی مەسەلەی سێکس و ڕۆمانس و ئەوانە کەمێکی تێدایە بەڵام مەسەلەی لانگویجیز استیفادەی هەیە تەماشایکە سفرە یعنی هیچ ئیسفادەی نییە لە ڕووی زمانیەوە کەواتە مەبەستم وەکو مامۆستا مەفروزە ئەوانە بزانی کە چۆن دەتوانی ئەو فۆرتنایتە ماینکرافتە کە زۆر باشی دەکەن ئەگەر هەستان کرد ئەویش دەتوانین ماینکرافت لێ بدەین بزانین ئەو چیە شتەکانی مەبەستم وەکو مامۆستا زۆر گرنگە ئەو ئایلەندە ماینکرافت ئایلەند منداڵەکان دەڵێن لە 8 ساڵ بەسەرەوە مەفروزە بەکاری بێنن بزانە ئێجوکیشنەڵ ڤالیوی 3 پۆینتی دایتە زۆر باشە یان لە ڕووی تەربەویەوە خراپ نییە پۆزیتیڤ مێسیج بەڵێ تەواوە زۆر ئیجابیاتی تێدا پۆزیتیڤ ڕۆڵ مۆدڵ ینی کەسی تێدایە وەکو قودوە بەڵێ تێدا ڤایۆلەنسی تێدایە عنوفی تێدایە بەڵێ بەس کەمێکی تێدایە زیاتر کەواتە ئەوە لە بۆ پەروەردەیی زۆر باشە ئەو ماینکرافتە بەڵام بە کۆنتڕۆڵ کراوی نەک بە بەردەوامی ئەویش ڤێرژنی هەیە ڕەنگە لە بۆ منداڵان شتێک بی لە بۆ گەوران شتێکی تربی بەڵام وا دەکات بیر بکەنەوە وا دەکات بیرکردنەوەیان بەهێزتر بێت زۆر باشە ئەگەر بچینەوە ئەو شوێنەی کە لێی بووین کەواتە بەڕای من مامۆستا مەفروزە ئەو شتانە بەڕاستی بزانێ چی پێویستە چی بکە ئەو کۆمەن سێنسیشمان باس کرد یەک شتی تر هەیە کە بەڕای من ئەوەش دەبێ بزانێ ئەویش هەندێک شت هەندێک بەرنامە هەیە لە کۆمپیوتەری کە زۆر یارمەتی دەدا ئەتۆ ئەسیلەک دادنەی پێت خۆش نییە ئەسیلەکەت غەڵەتی تێدا بێ وانە پێت خۆشە بە ئوسلوبێکی جوان نووسرا بێ غەڵەتی کەم تێدا بێ بەرنامەجێکی بەسیط هەیە ئەوکو ئەپلیکیشنش هەیە وەکو بەرنامە سۆفتوێرش هەیە گرامەرلی هەیە زۆر شتی تر هەیە گرامەر چێک هەیە سپێڵ چێک هەیە ئەوانە دەتوانی بەکاری بێنی بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانت لە ڕووی ڕێزمان و لە ڕووی ڕێنووس و لە ڕووی ستایلەوە شتی تر ئەکیدم زۆرە کە بتانەوێت بەکاری بێنن بەڵام ڕەنگە لەبەر کاتەکە ئەوەندە بەس بێت ڕێزان ڕەنگە ئێستا وەختی بێزاربوون بی لەبەر ئەوە پرسیارێکمان هەیە خۆتان ئامادەکەن دەیخوێنمەوە ئەو کەسەی درستی دەکا پێویستی پێ نییە ئەو کەسەی دەیکڕی پێویستی پێ نییە ئەو کەسەی بەکاری دێنی نەدەیبینی نەهەستی پێ دەکا ئەوە چییە بینوسن لە چاتەکە دەهێزان ئەو کەسەی درستی دەکا پێویستی پێ نییە ئەو کەسەی دەشی کڕی پێویستی پێ نییە بە خۆی پێویستی پێ نییە ئەز ئەو کەسەی بەکاری دێنی نا دەیبینی نەهەستی پێ دەکا دەست خۆش مامۆستا عەزیز مامۆستا عەزیز مامۆستا بێریوان دەرو دەروون دەرو دەرو عوسمان نووسیتیان جەماعەت تەماشای چاتەکەی بکەن زۆر باشە کفن مامۆستا مزەفەر کفنی مردوو تەواو دەستان خۆش دکتۆر بۆ شەوی دو کفنمان بەبیردینیەوە وەڵا هەتا ئیشی خۆیان باش بکەن چکە مردن هەیە دەست خۆش مامۆستا ئەلەکشتی ترمایە باسی بکەین زۆر باشە I didn't know that ئەوە ڕۆژانە باش تەواو ئێستا با بەردەوام بێن هەندێک شت مایە بەڵام ئەگەر کاتەکە نەما ڕەنگە هەندێکی کورت بکەینەوە کاتە مامۆستای سەدەی 21 دەبی چ بکە یان
فێربوون لە سەدەی 21 گرنگی بە چ دەدا یەکەم خاڵ فێربوونی سەدەی 21 کە گرنگی پێدەدا تەماشای دوو شتە یەکێکیان critical thinking skill واتە مەهارەت تەفکیر نەقدی واتە لێهاتوویی بیرکردنەوەی ڕەخنەگرانە لەگەڵ دووەم شت تەماشاکە ڕەبتی هەیە لەگەڵ ئیشی ئەوڕۆمان digital literacy واتە ئاشنابوون یان خوێندەواری دیجیتاڵی واتە ئاشنابوون بە دنیای دیجیتال و تەکنەلۆجیا لە سەدەی 21 بۆ خۆیان 4 سی هەیە 4 وشە هەیە هەر چاری بە سی دەست پێ دەکات critical thinking collaboration communication لەگەڵ creativity بەڵام لەگەڵ critical thinking digital literacyش هەیە کاتە ئەگەر بمانەوێ مامۆستای سەرکەوتوو بین یان فێربوونمان سەرکەوتوو بێ لە سەدەی 21 دەبێت ئیش لەسەر دیجیتال لیترسی خۆمان بکەین دەبێت لەسەر شارەزایی دیجیتاڵی خۆمان بکەین وەکو مامۆستا چکەوەکو گوتیشمان زۆر سوودی هەیە ئەو چارسیە critical thinking communication collaboration creativity ئەوانە پێیان دەڵێن سکیلەکانی فێربوون لە سەدەی 21 چارسی هەر چار بە پیتی سی دەست پێ دەکات critical thinking communication collaboration creativity بەڵام لەوێدا لە critical thinking جێ digital literacyش دەبێتەوە 5 استراتیژ هەیە بۆ مامۆستایان کە زۆر گرنگە لە سەدەی 21 ڕەچاوی بکەن یان لەبەر چاوی بگرن یەکەم شت دەبی هەموو هەوڵێک بدەن بۆ ئەوەی هەموو قوتابیان دەرس بڵێن نەک تەنها زیرەکەکان to be able to teach to all learners کاتە teach and reach all ئەگەر بتەوێ بە هەموو قوتابیان بگەی بتەوێ هەبوو هەمویان دەرس بڵێەوە دەبی تەکنیکی جیاواز بەکاربینی دەبی یەکێک لەوانەش تەکنەلۆجیابی بەڕاستی ئەگەر ناتوانی هەمووی جێبەجێ بکەی ئەوە استراتیژی یەکەمە کە دەڵێت teach all learners کاتە وانە بە هەموو مامۆستاکان بڵێ بە هەموو قوتابیەکان بڵێ دووەم دانەبزانە دووەم استراتیژی لەو 5 استراتیژیە مهمەی سەدەی 21 ئەویش پەیوەندی بە تەکنەلۆجیا هەیە be able to implement technology واتە مامۆستا دەبێت لە سەدەی 21 توانای هەبێ تەکنەلۆجیا بەکاربێنێ تەکنەلۆجیا بەکاربێنێ مانای چییە واتە ability to know how to use and implement the gadgets واتە توانا و زانینی چۆنیەتی بەکارهێنان و جێبەجێکردنی تەکنەلۆجیا لە ناو پۆل گاجێت دەکرێت با بڵێن بەشێک تەکنەلۆجیابی بەڵام بە شێوەی گشتی مەبەستمان تەکنەلۆجیایە کەواتە دەبێت چۆنیەتی بەکارهێنانی تەکنەلۆجیا و داخلکردنی تەکنەلۆجیا بۆ ناو پۆلەکان دەبێت مامۆستای سەدەی 21 بیزانێ ئەگەر نا سەرکەوتوو نابێ ئەگەر ئێستا جێ بێتەوە ڕەنگە 5 ساڵی تر جێگەی نابێتەوە بۆیە دەبێت زۆر هۆشیارانە مامەڵای لەگەڵەوە بکەین ئەوەی تر باز لە پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا دەکات کە ڕەنگە زۆر ئەمە لە ئێستادا زۆر باسی نەکەین بەڵام زۆر گرنگە کە ئەو استراتیژیەتانە بەکار بهێنرێت ئەوانی تریش forward thinking واتە بیر لە ئایندە بکاتەوە پێشبینی ئایندە بکە بۆ ئەوەی پلانی بۆ دابنێ یەک لەوانە ئایا تەکنەلۆجیا دەگاتە چێ ئایا تەکنەلۆجیا موقعی لە ناو پەروەردە و لە ناو پۆلەکان دەگاتە چێندرێ دەبێت بتوانین قوتابیەکانمان وا فێر بکەن بتوانن بۆ خۆیان بگەڕێن لەو دنیا تەکنەلۆجیایی کە بەردەوامە لە گۆڕان و لە بەرەو پێشچوون هەروەها دەبێت وا بکەین قوتابیانمان ئامادە بکەین بۆ ئەو داهاتووە نادیارەی کە چاوەڕێیان دەکات ئەویش دیسان بە ئاشناکردنیان بە تەکنەلۆجیا و سوودەکانی تەکنەلۆجیا و چۆنێتی بەکارهێنانی کارگەری تەکنەلۆجیا ئەوەی پێنجەمیش کە زۆر گرنگە دەبێت مامۆستا لە سەدەی 21 هەوڵ بدا بگۆڕێ یان تەقەبولی گۆڕان بکە be able to embrace change واتە گۆڕانکاری لە باوەش بگرێ بەرەو گۆڕان بچێ بەرەو گۆڕانکاری بچێ گۆڕان لە خۆی بکە خۆی بگونجێنێ لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردە یەک لەوانەش تەکنەلۆجیایە بەرەو پێشچوونەکانی تەکنەلۆجیا کە پێویستە هەمومان خۆمانی بۆ ئامادە بکەین یەک لەوانە مامۆستاش دەبێ ئامادە بێ بۆ ئەوەی خۆی بگونجێنێ لەگەڵ تەکنەلۆجیا چونکە بەردەوامە لە پێشچوون لە بەرەو پێشچوون ئەوەی تروا بزانم ئەو وێنەیە تەمەشاکەن بە ڕێزان دەزانم غەڵەتی ئەو وێنەیە لەکوێدا spot the mistake واتە هەڵەکەی ببینەوە وێنێکی ئاسانە
زانە هەڵی تێدا ئەو وێنێ هەڵەیەکی زەقی تێدا ئەگەر تەماشاکەی ئەو جۆرە چاڵاکیانە کە دەکرێت لەسەر شاشە لە ڕێی تەکنەلۆجیاوە بۆ قوتابیەکان بکرێت هەم بۆ تەرکیز باشە هەم بۆ فێربوون باشە هەم بۆ زۆر شتی تر دەکرێت بەشەکانی دەرسەکەت وا لێ بکەی غەڵەتی تێدا بکەی ئەوان غەڵەتەکان ببینەوە بزانین جای سەوز زستانە بەڵام دەرگان کراوەتەوە the dog should be in front زستان و سەوزایی دیار نییە شوێن پێی پیاوەکە سمەیە تەواوە سمەیە عەدنان تەماشای سەگەکەی کە جێ پێی بە دەرکەوتێت چکە ئەوە بەفرە دەبی پیاوەکەش شوێن پێی بەجێ بێڵی وانە ئەوە غەڵەتە هەرە گەورەکەی ئەوەیە ڕەنگە بەفر لە ناکاو باری بێ جایەکان هێشتان سەوزن ئەوە کێشە نییە باوەڕنە بەس شوێن پێی پیاوەکە تەواوە سارای یونسیش هەروان نووسیتێ دەستت خۆش بێ دەستان خۆش تقریبا بەرەو تەواوبوونی بەشەکە دەچین بەڵام پرسیار و شت ئەگەر هەبوێ توانین هەندێک شتی تر ئیزافە بکەین زۆر باش کاتە مامۆستا دەبێت چی بکە لە کۆتاییش دەتوانین بڵێن blended learning دەکرێت بەکاربێ هەم کلاسیکەکە هەم تەکنەلۆجیای نوێژ بەکاربێنێ هەروەها پێویستە بۆ نمونە تەکنەلۆجیا بەکاربێنێ و خۆشی بەکاربێنێ نەک تەنها واز لە خۆی بێنێ بەس تەکنەلۆجیا دەک بەشتەنێ بە خۆشی بوی تەکنەلۆجیانەبی دەکرێت blended واتە تێکەڵ چێشێک بێ لە هەردووچە هەروەها دەبێ هانی قوتابیان بدا کە بیرکردنەوەیان شێوازی بیرکردنەوەیان پێی دەڵێن growth mindset واتە ئەگەر سەرکەوتوو نەبوون لە کارێک ئەوە وەکو دەرفەتێکی فێربوون ببینین هەروەها وایان تێبگەێنن کە تەحەدیەکان و مەشاکلەکان دەرفەتێکە بۆ فێربوونی زیاتر و بۆ گەورەبوون وایان لێ بکەن هەوڵ بدەن شتی نوێ تاقی بکەنەوە لەوانەش بەکارهێنانی تەکنەلۆجیا کاتە گوتمان دەبێت چی بکەین مامۆستا دەکرێت دەست بک بەوەی کە هاشتاگێک لەگە بۆ پۆلەکەی خۆی دروستکە ئەگەر تەمەنی منداڵەکان یان تەمەنی قوتابیەکان گونجاو بۆ ئەوە دەکرێت بڵۆگێکی هەبێ بڵۆگی تایبەتی خۆی هەبێ شتەکانی خۆی یومیاتی خۆی ڕۆژانەی خۆی بیر و بۆچوونی خۆی دەربارەی فێربوون و ئەوانە بڵاو بکاتەوە ئێستا هەمووشی زۆر بە ئاسانی بڵۆگ دروست دەکرێت بڵۆگێک لە بۆ کلاسەکەی خۆت دروست بکەیت ئەوانە هەمووی زۆر بە ئاسانی دروست دەکرێن کە کاریگەری زۆر ئەرێنیان هەیە لە سەر فێربوون دەکرێت وا لە قوتابیان بکەن کۆمپیتیشن هەبێ با بڵێن پێش بڕچێ هەبێ بەڵام بە مەرجێک نەبێتە هۆی تێکدانی پەیوەندیەکە وەکو گوتمان هانی قوتابیان بدا کە پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێ بەردەوام و هەماهەنجیش لەگەڵ یەکتر بکەن کە ئەوانە زۆر گرنگن بەڕاستی زۆرش گرنگە گرنگی بە فێربوون و کە دەڵێن لیترەسی واتە ئاشنابوون بەتەنێ خوێندەواری نییە خوێندەواری ئەگەر پێشترێ تەنها زانینی نووسین و خوێندنەوەی تێکست بوو بێ ئێستا واتە تەکنەلۆجیا ئەگەر تەکنەلۆجیان نەزانی دەتوانین تا ڕادەیەکی زۆر بڵێین بە کەلیمەکە ڕەنگە جوان نەوێت نە خوێندەواری لەو دنیای ئێستادا کاک چیا نازانم خاتوونەیان تاکە ببوورە پرسیارێکی هەیە دەڵێ بۆچی منداڵ بە سەعات دابنیشێ بە دیار سۆشیال میدیا و سێری ڤیدیۆ وێنە بکا بێزار نابێت بەڵام هەر ئەو ئەمرازە بۆ دەرسوانە بەکاربێنێت زۆر بێزار دەبێت لەبەرەوەی ڕەنگە ئێمە نەزانین چۆن پێیان بڵێن ئەگەر ئەو ئامرازە بۆ دەرسگوتنەوە بەکاربێنێ بزانێت تەکنیکێک بەکاربێنە کە وا بکەی منداڵەکە بێزار نەبێت چکە لەوێدا لە سۆشیال میدیا و لە ڤیدیۆ و لە گەیمەکان منداڵ تا ڕادەیەکی زۆر سەربەستی پێدراوە بۆی بێزار نابێت چۆیسی پێدراوە اختیاری پێدراوە ژاردەی دراوەتە دەستێت چیە بۆیە بێزار نابێت بەڵام لێرە ئەتۆ دەڵێ ئیلا دەبێ وا بکەیت بەس دەبێ بەو ڕێیە دابڕێت تۆ ڕێگەکەت بۆ بەرتەسک کردوەوە سنوردار کردوەوە کاتە کێشەکە لە منداڵەکە نییە ڕەنگە کێشەکە لە طریقەی تەدریسەکە بێت لە طریقەی گەیاندن لە شێوازی گەیاندنەکە بێ بۆیە بێزار دەبێت ئەها ئەو جارە باسی ئەومان کرد بۆ منداڵ کاتێک کە ئاخیر دەرسی قوتابخانەیانە ڕەنگە ئێستاوانە بێ بەڵام پێشتر شەروا بۆ دڵنیام ئێستاش لە حکوومیەکان هەروایە هەمووی بە یەک دەنگ هاواریان دەکرد کە دەیانگۆ بەربوون لە مەکتەبێ بەربوون بۆ سزن بەکاردێ ینی قوتابی وای لە هاتی وەکو سزنەکە
بۆیە کە بەردەبێ یان کە دەرسی کۆتایی دێ وەکو وێ لە سزنەکە بەرەڵا بوو بێ بەستمەوەیە کە تەکنەلۆژیا بەکاردێنێ دەبێ شێوازێکی وا بەکاربێنی کەڵەبەکە یەک اختیاری هەبێ اختیاری پێ بدێ بژاردەی پێ بدێ دوو دەبێ تەکنیکەکات جۆرا و جۆر بێت کە لەگەڵ هەموو کاتەکەدا یان لەگەڵ هەموو پێرخوازەکانت بگونجێ وەکو گوتمان پێشتریش چۆن مامۆستا ڕێگای وانەوتنەوەی جیاوازی هەیە قوتابیەکانیش ڕێگای فێربوونی جیاوازیان هەیە فێنک دەڵێ ئایا فێربوون لە تەکنەلۆژیا باشترە یان لە کتێب بۆ قوتابی فێنک وا دەڵێ من فێنک قسەیەکەم کرد نووسی بووم من ناڵێم هیچیان من دەڵێم فێربوون لەگەڵ تەکنەلۆژیا باشە نەک فێربوون لە تەکنەلۆژیا یان فێربوون بەهۆی تەکنەلۆژیا باشترە بە تەنها کتێب ئەوەی منیش لەگەڵ من پێ دەڵێن بلندد لێرنینگ واتە فێربوونی تێک هەڵچێش هەردووچیان هەندێک بابەت هەیە پێویستی بە کتێبە پێویستی بە مامۆستای ڕوبەڕوە هەندێکشی لە ڕێی تەکنەلۆژیا و قوتابیەکە دەتوانی بەخۆی فێروی کەواتە یەک ڕێگا بەتەنێ بەس نییە دیجیتال لیترەسی باسی ئەوەمان کرد زۆر گرنگە گامیفیکیشن واتە بە گەمەکردنی وانەکە ئەوەش دەکرێت لە ڕێی تەکنەلۆژیاوە بێ لە ڕێی پاوەرپۆینتەوە بێ لە ڕێی لاپتۆپەوە بێ لە ڕێی مۆبایلەوە بێ یان لە ڕۆی کاری دەستی بێ بەڵام زۆر گرنگە تەکنەلۆژیاش بەکاربێنی بۆ ئەوەی گەمە دروست بکەیت بۆ ئەوەی فۆرمێک دروست بکەیت بۆ ئەوەی شتێک دروست بکەیت کە بەهۆیەوە قوتابیەکە هەم بێزار نابێ هەمیش فێربوون ڕوودەدا کە ئەوە هەموو سوودەکانی گەمەیە لە پرۆسەی فێربووندا دەبێ مەنهەجەکەش بە شێوەیەک دابڕێژرێ مەنهەجەکە جۆرا و جۆر و فرە جۆر بێ نەک تەنها یەک جۆر بێ تا ببێتە هۆی ئەوەی قوتابی پەرە بە توانا و کارامەیی بەخنەگرانەی خۆی بداتن ئەوەی کە گوتمان دەبێ هەندێک وانەمان هەبێ دەربارەی ئەوەی پێ دەڵێن دیجیتال سیتیزنشیپ ئێمە بەڕێزان ئێمە بۆ خۆمان بەس دەرس ناڵێنەوە دەبێ منداڵەکان ئامادەکەین بۆ داهاتوو چی تێدایە بەڕێزان داهاتوو دنیایەکی جەنجاڵی دیجیتاڵیە دنیایەکی تژیە پڕە لە تەکنەلۆژیا بۆیە دەبێ هەندێک شتی فێرکەی لە ئێستاوە لە منداڵیەوە فێری بکەیت بەوەی فێری بکەیت بۆ ئەوەی فێری بکەیت دەبێ خۆت فێر بکەی یەکەم جار ئینجا دەست بە فێربوونی ئەوە بکەی وانە ئەگەر تەمەشای ئەو نۆخاڵە بکەیت زۆر گرنگە ئەو نۆعاملە کە دەبێتە هۆی ئەوەی ئەتۆ لە ڕووی تەکنەلۆژیاوە ببێ هاوڵاتیەکی دیجیتاڵی ببیە مواتنێکی دیجیتاڵی کە ئاگاد دەبێت ئەگەر زانیت دیجیتال ئەکسس چییە چۆن بەکاردێ ئەگەر زانیت دیجیتال کۆمرس چییە بازرگانی دیجیتاڵی ئەگەر زانیت دیجیتال کۆمیونیکیشن واتە ئیتصال و پەیوەندی لە ڕێی دیجیتاڵیەوە ئەگەر زانیت چۆن دیجیتال لیترەسی پەرە پێ بدێ ئەگەر زانیت دیجیتال ئەتەکێتی ئۆنلاین و ئەتەکێتی بەکارهێنانی دیجیتاڵی بزانی دیجیتال لۆ بزانی مافوت چییە بەرپرسیارەتیت چییە دیجیتال وێلنس واتە تەندروستی چۆن تەسیری هەیە لەو ڕۆوە دیجیتال رایتس ئەند ریسپۆنسیبیلیتیز ماف و بەرپرسیارەتەکان ئەوەی تر دیجیتال لۆ بوو یاساکان بوو هەروە دیجیتال سکیوریتی لایەنی ئەمنیەتی دیجیتاڵی بەڕای من ئەتۆ دەبێت خۆت فێری ئەو شتانە بکەیت بۆ بتوانێت منداڵەکان هەندێک فێر بکەیت مەسەلەی ئەگەر بە کورتی بڵێن دیجیتال ئێتیکێت مەسەلەن هەندێک ئەتەکێتی تایبەت هەیە چۆن لە ڕەفتاری ڕۆژانە هەموو جار بە منداڵ دەڕێ دەبێت ڕیزی گەورە بگری دەبێت کە گەورە قسەی پێ لە تۆ قسەی پێ نەبڕی دەبێت سلااو بکەیت دەبێت ئەوە بکەیت لە ڕووی دیجیتاڵیشەوە هەروایە دەبێت فێری منداڵەکان کە ئەگەر پرسیارێکیان هەبوو بە چ شێوازێک دەتوانن بکەین بە چ ئیمێل چۆن دەتوانن ئیمێل بنووسن چۆن دەتوانن نامەیەکی شخصی بنووسن بەبەستمان ئەوەیە ئەگەر تۆ ئەو شتانە نەزانی لە خۆتدا نەبێ ناتوانانی فێری منداڵەکان بکەیت وەکو مەسەلە عەرەبیەکە دووبارە دەکەمەوە فاقد الشەیء لا یعطی یعنی ئەوەی کە خۆی نەیبێ ناتوانێ ببەخشێت بۆیە ئەگەر مەبەستمان بەخشینی ئەو شتە دیجیتاڵیانەیە دەبێت لە خۆماندا هەبێ دەبێت خۆمان شارەزایی لێ پەیدا بکەین دیسان گوتمان بەرەو تەواوبوون دەچین هەوڵ بدە بە دەستی خۆیان کارەکان بکەن هەروە هەوڵ بدە بەرپرسیارەتی بدە قوتابی بۆ ئەوەی خۆی بەرپرس بێ لە فێربوونی خۆی دەکرێت لە ڕێگای تەکنەلۆژیاشەوە بێ ئەوە هەر ئەوە بوو کە تازە باسمان کرد دیجیتال سیتیزنشیپ گاید کە
ئەگەر وەکو ڕێنوێنیەکە بۆ ئەوانەی دایانەیە ببنە مواتنێکی دیجیتاڵی لە داهاتوودا. ئەگەر ئەوەش بزانن غەڵەتی چی تێدایە تەواو دەبێت. غەڵەتەکە لەکوێدایە لێرە بینوسن لەوەی سەر شاشە غەڵەت لەکوێدایە غەڵەتەکە لەکوێیە لە چاتەکە بینوسن تا غەڵەتەکە لەکوێدایە. زۆر باشە زۆر باشە دوو هەیە دوو جار هەیە دوو جار نووسایدا تەواو دەستان خۆش دەستان خۆش. ئەو زەیە دووبارەیە هەموو ڕەنگە بیری لە بۆ ڕقەمەکان بچوێ بەڵام لە نووسینەکەدا هەیە زە دووبارە بوو دەستان خۆش. دەکرێتەوە یەک لەو تەکنیکانە بێ کە بۆ سەرنجڕاکێشانی قوتابیان بەکاربێ بەڵام بۆ خۆشت دەکرێت تەکنیکی باشتر بدۆزیەوە دڵنیام ئەگەر بگەڕێی زۆر شتیوە دەبینیەوە کە لە مستەوای قوتابیەکانتدا هەبێت. گۆنایی دووجار مەڕەتێن ینی زە نووسرایەت تەواو. زۆر باشە ئاخیری ڕێنوێنی و ڕاستپاردە و کۆوانی تازە گوتمان دەبێت یارمەتی قوتابیەکانت بدەیت وەکو مامۆستا تاکو بتوانێت بژی و بگەڕێ لەو دنیای کە لە داهاتوودا تووشی دەبێت تەکنەلۆژیا لە باوەش بگری مەبەستمانەوە فێری بی دەبێت پێشبینی ئایندە بکەیت بزانی لە ئایندە چ پێویستە هەوڵ بدەیت ئەوە خۆی خۆت فێر بکەیت هەروەها قوتابیەکانیشت فێر بکەیت دەبێت هەوڵ بدەیت بۆ هەمووان وانە بڵێەوە هەروەها دەبێت خۆت بەردەوام لە فێربوون دابی دەبێت پەرە بە توانای خۆت بدەیت لە ڕووی دیجیتاڵیەوە هەروەها پەیوەندی ئۆنلاین دروست بکەیت لەگەڵ قوتابیەکانت تاکو باشتر بی و دەبێت بەردەستبی لە ئۆنلاین نەکار بڵێ ینی بۆ خۆیان لێ بگەڕێ لە هەموو گرنگتر ئەگەر لە بیرت بی گوتمان سیەکانی سەدەی چوار سیمان هەبوو چێ لە بیریمایە ئەوانی سەدەی 21 عەفوەن 4 سیمان هەبوو سەدەی 21 critical thinking communication collaboration لەگەڵ ئاخر شتیش creativity بوو critical thinking تەواوە ئەمە شتە چکەم ئیزافە کرد کە ئەویش بە سی دەست پێ دەکا ئەوە پێی دەڵێن choice give students choice واتە بژاردە بدە قوتابی مەڵێ ئەوە بکە بڵێ دووسێ شتی بدێ بڵێ لەوانە کامەیت کرد دەستت خۆش بە بیکە واتە بژاردە پێدان کە یەکێک لە سیەکانی ترە دەبێتە سی پێنجەم لە بۆ سەدەی 21 زۆر گرنگە هەمومان کاتێک واجب دەدەینە قوتابی بژاردەی پێ بدەین نەک هەموو بژاردەکانی لەبەر دەملا بینی یەک تەنها یەک بژاردەی پێ بدەین. وا بزانم ئێستا کاتەکە کاتی سەرنج و پرسیارە زۆر سپاس لە بۆ هەموو لایەک سپاس بۆ گوێگرتان ئێستا بینە سەر پرسیارەکان ئەوەی دەیەوە قسە بکە دەتوانی یان بنووسێ یان دەستی بەرزکاتەوە ڕێگەی دەدەین ڕەنگە هەموو کەس خەتی نەبێ ئەوە نووسیتیان هەندێکیان مامۆستا ئەحمەدەوە بزانم نووسیتی ئەوانەی هەژارن ڕەنگە ئامێریان بەردەست نەبێ ئێمە دەزانین بەڵام خۆ زۆرینەی هەرە زۆر هەیتی ناکرێ لەبەر یەک کەس یان دوو کەس هەموو کەسەکە بێ بەشکەینەوە بەڵام بۆ ئەو کەسانێک کە نیانە دەکرێت بە دوای بەدیلدا بگەڕێن دەکرێت بە دوای بژاردەی تردا بگەڕن ها گوتمان بژاردە با هەموو بژاردەکانت ئەلکترۆنی نەبێ با هەموو بژاردەکانت تەکنەلۆژیا نەبێ مامۆستا چکە ناکرێت لەبەر چەند کەسێکی دیاریکراوە ئەتۆ هەموو ڕۆسەکە یان واز لە تەکنەلۆژیا بینی چکە هەموو کەس نیتی دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ ئەو دنیایی کە لەبەردەممان ئەوەی دەیەوێت قسە بکات دەتوانێت دەستیشی بەرز کاتەوە لە چاتەکە دەست بەرزکردنەوە هەیە هەتا ڕێگەی بدەین بە خۆی بە مایکی خۆی قسە بکاتە کەس دەیەوێت قسە بکە ئەگەر نا بە نووسینیش بێ نووسینەکان هەندێک جار زۆرە پێڕاناگەین بخوێنینەوە دەڕوا تێدەپەڕێ بە سەریدا دەڕوا ئێستا من نمونەم لای قوتابی زانکۆ دەڵێ ساڵێکی دوا کەوتێت چونکە لە کۆڕۆنا چکە خەتی نەبووە من ناڵێم ئەوانە وانە من دەزانم وایە چکە خۆم لە زانکۆم بەڵام دیسان دەڵێم و ناکرێت پرۆسەکە پەچی بخەی تەنها لەبەر ئەوەی چەند کەسێک ناتوانن دەکرێت بژاردەی تریان پێ بدەیت ئەوانەی کە خەتیان نییە با بژاردەی هاتن و چاوپێکەوتن و چەندی تریان هەبێت لەگەڵ منداڵی 5 ساڵی یان 4 ساڵی من پێم وایە بۆ هەموو تەمەنەکان سمەیە ئەدنان بۆ هەموو تەمەنەکان ئەپلیکیشن هەیە بۆ هەموو تەمەنەکان تەکنەلۆژیا هەیە
بگرە ئەوانە زۆر باشتر فێر دەبن بڕوا بکە ینی ڕەنگە ئەرزیەی فێرکردنی ئەوان زۆر خۆشتر بێ لە کەسێک کە تەمەنی هەیە یان بە تەمەندا چووە منداڵەکان باشتر فێر دەبن بەڵام دەبێ ئەو تەکنۆلۆژیای هەڵ دەبژێری لە ئاستی هزری ئەواندا نزیک بێت کەسێک دەیەوە قسە بکە دەست خۆش سمەیە پرسیارەکەم وەرگرت و وەبزانم وەڵامیشمدایەوە ئەگەر کەسی تر پرسیاری هەیە دکتۆر وەڵام پرسیارەکەم هەبوو فەرمو بەڕێز بەس ناوت کە ئامانز یونس بەڵێ مامۆستا ئامانز عەفو ماشەڵڵا دەمت گەنج دیارە مامۆستا على اساس بخۆت گەنجی ئینشاءڵڵا فەرمو دکتۆر جامە بەرەو تقریبا ژیانەشی ئیفترازی دەڕۆین تازە تەخەیولێکمان کرد گوتمان 10 ساڵ لە دوای ئێستا کە چ تەکنۆلۆژیایەک دێتە ئارا بەڵام بەتاکید گۆڕانکارێکی زۆر ڕیشەیی دەکرێت ڕیفۆرمەک دەکرێت لە ناو خوێندنی قوتابخانەکان و زانکۆکان بەڵام هەندێک کەس پێشبینی ناکات تەخەیول ناکاتن ئەمە هەندێک کەسمان هەیە لە ئێستادا خۆی ناگونجێنی لەگە تەکنۆلۆژیا سەرەتا و قسەکەت کرد گوتت ئەمە دەبێت خۆمان بگونجێنین لەگەڵ بەڕای من ئەو مامۆستایانەی کە ستاتیکن نەگۆڕن ناگۆڕێن بە شێوازێکی کلاسیک پەیڕۆ دەکەن ئەوان دوا دەکەون لە علم نەک لە تەکنۆلۆژیا لە تەکنۆلۆژیا دواکەوتونە بەڵام بۆ نمونە مامۆستا کە خۆی دەگونجێنی خۆی ئەپدەیت دەکاتەوە لەگەڵ ڕۆژانەی تەکنۆلۆژیا و علمی سەردەم مامۆستایەکیش هەر بە ستایلێکی 10 ساڵەوە پێش ئیشکردنەکانی خۆی بەڕێوە دەبا لە ڕووی ئینتاجی علمیەوە لە ڕووی ئیشکردنەوە ئەو بەرهەمەی کە بە تەڵەمەشی دەکاتن وەکو یەک دەبن یا وەکو یەک نابن من پێم وایە قەت وەکو یەک نابن چونکە ئەوەی کە لە ناو ئینتەرنێت و لە ڕێی تەکنۆلۆژیا و بەدەست دێ بەلایەنی کەم زانیاری نوێیە ئەمەرج نییە ئەو مامۆستایی کە ئیمانی بە تەکنۆلۆژیانە بە دوای کتێبە سەردەمیەکان و بە دوای کتێب و سەرچاوە نوێیەکاندا بگەڕن خۆ ڕەنگە قەت تەکنۆلۆژیا شوێنی کتێب نەگرێتەوە بەڵام مەبەستمان وەیە تەکنۆلۆژیا دەم و دەست زانیاریت پێدەدا دەم و دەست فیدباک پێدەدا کاراسانیت لە بۆ دەکا کاراسانی کارژێڕی کاراسانی هەڵسەنگاندن ئێستا لە زۆر شوێنان مەسەڵەن کە تاقیکردنەوە دەکرێت تاقیکردنەوەکە یەکسەر بە وەکو دەڵێ وەکو پەڕەی سۆما ئەوانەی لە هاتیە بە ئەلکترۆنی دەکرێتن تۆ مامۆستا پێویستی بەوە نییە خۆی ماندوو بکە من ناڵێم وەکو یەکە من پێم وایە ئەگەر مامۆستایەک نەتوانی لە ئێستاوە کار لەسرە خۆی بکە ڕەنگە 15 ساڵی تر کاری بەدەست نەکەوێت لە قوتابخانەکان چونکە یەکێک لە مەرجەکان دەبێتە زانینی تەکنۆلۆژیا بەکارهێنانی تەکنۆلۆژیا چکە ئەگەر نەیزانی خوا نەخواستە ئەو زڕوفێکی وا دووبارە بۆ نەیزانی تەکنۆلۆژیا بەکاربێنی قوتابخانەیە نایەوێ وەکو دەڵێ عەقدی بۆ ناکات یان بووی نوێ ناکاتەوە لەبەرەوە پێم وایە ئەمە ئێستا لە دنیایەکین ناتوانین بەر لە تەکنۆلۆژیا بگرین لەبەرەوە باشترە خۆمانی لەگەڵ بگونجێنین خۆمانی بۆ ئامادەکەین دەکرێت خۆمان بپارێزین لە کاریگەری خراپەکانی بەهۆی هۆشیاریمان دیسان بۆ خۆت بپارێزی لە کاریگەری خراپەکانی ئەگەر لەبەرەوەی پێت خراپە بەکارهێنانی بۆیە بەکارهێنانی ئەگەر شارەزا نەبی ناتوانانی خۆت لێ بپارێزی بۆیە شارەزابوون لە تەکنۆلۆژیا حتمیە چ بۆ مامۆستا چ بۆ دایک و باوک چ بۆ خوشتی گەورە برای گەورە لە ماڵێ چ بۆ مدیر چ بۆ هەمووان بۆتە زەڕورەتێ بۆ دنیا بۆ بازار ئێستا خۆ ئەگەر تەکنۆلۆژیا نەزانی ڕەنگە چەند ساڵێکی کە دیسان بازاری ئۆنلاینیش زۆر زیاتر دەبێت بە ئۆنلاینکردنی شتەکان تەنانەت تیجارەت و هەموو شتێک ئێستا شۆپینگ واتە بازارکردن و زۆر شتی ترش کەواتە پێم وایە نەخێر وەکو یەک نابن زۆر سپاس بەڕێزی بەڕێزیتر ئەگەر پێوێ قسە بکە ئەگەر نا چاتێک دەخوێنینەوە to start from an early age with children ئەوە بێری ئەحمەد نووسیتی پێم وایە دەکرێت لە تەمەنێکی زوو لەگەڵ منداڵ دەست پێ بکەیت چونکە ئەوان ئایندەن و دەکرێت لە داهاتوودا ئەوانش خەڵکانی تر فێر بکەن زۆر باشە ڕۆژان ویستت قسە بکەی نازان مایکت کرا بۆ دوایی دادخستەوە دەستەکانت خۆشبی سپاس بەڕاستی ئەم لەلایەن خۆمەوەشتی زۆر باش فێر بووم بە تایبەتی ئەو بەرنامانەی کە دادەنا هەندێکم هەر تەقریبان لەگەڵ شەڕحکردنەکە داونلۆدیش کرد
سپاس دەکەم بەس یەک پرسیارم هەبوو وەکو ڕەئی خۆم لەوانەیە ینی بڵێن غەڵەت بم یان ئەتوو بتوانی قەنەعەتم پێ بینی ئەمن ئێستاش هەر بە ڕەئی خۆم بازنەی یەکەم کە 1 و 2 3 وەکو پرۆسەی خوێندن با بڵێن پەروەردە و فێرکردن بازنەی یەکەم هەر برە قورس نییە لە بۆیان چونکە بۆ نمونە مەسەلەن کاتی ئۆنلاینیش ڕۆژانە 5 دەرس 6 دەرس 7 دەرس کە بە ئۆنلاین دەخیندرا تەنانەت هەندێک جار ئەگە زۆر کەمیش بە 2 تا 3 بە هەر هەست دەکەم قورسایەکی زیاترە وەک لە بازنەی دووەم یاخود بەسەرەوە مەسەلەن هەت ئەمە ئەو ئەزمونەی کە هەمانە لە 2 ساڵی ڕابردوو تەمەشامان دەکرد بە هەر نەوعەچی باە کە بیدات شتێکی نوێ بوو لۆ هەر هەمومان نەک بڵێن تەنها تەڵەبەکان چکە پێشی کۆڕۆنای کەسمان بە ئۆنلاین نەماخینی بوو ئەمە وەکو خۆمان بەکەم 4 و 5 و 6ەکان کو بڵێ بە زۆریش باە ئەگەر داکو بابەکەش لە تەنیشتی دانیشت باە تقریبان لە خۆی دەرسەکەی دەخین بەڵام 1 و 2 3کە هەر بێزار دەبوو ئەو بێزاری بەڕێی تو یان کۆنترۆل دەکرێت بێزاری دیسان وەقتی دەوێت ئەوە لەبەرەوەی فێر نەکرایە بۆیە بێزار دەبێت بەڵام لەبەرەوەی تەکنیکی باشمان بەکارهێنایە بۆیە بێزار دەبێت لەبەرەوەی مەسەلەن وامان لێ نەکردێ لەگەڵ عەقڵی ئەو لەگەڵ تەمەنی ئەو قسە بکەین بۆیە بێزار دەبێت ئەگەر تۆ لێ ڕابینی بەرەبەرە نەک هەمووی بە یەکجار دڵنیا بە ئەو منداڵە زۆر باشتر دێتە سەرڕێ مادەم 4 و 5 و 6 توانیت بێنێ سەرڕێ ئەگەر بە زۆریش بێ ئەگەر بە باوچیش بێ بەڵام ئەوان زۆر جێگرترن ئەوان ینی مقاومە ناکەن بەڵام دەبی تەکنیکێک لەگەڵی بەکاربێنی کە ئەو تەکنیکە بیوروژێنی بی مەشغوڵی بکە سەرقاڵی بکە لەگەڵی خۆتی بهێڵیەوە بەڕای من لە بۆ هەموو تەمەنەکان دەبێت بەڵام دەبێت بزانی چۆن بەکاربێنی مامۆستا سومەیە باسیەوە دەکا ئایا نابێتەوەی گۆشەگیری یان نابێتەوەی ناکۆمەڵاتی بوون مامۆستا خۆ من ناڵم بەردەوام لەسەر لاپتۆپی بێ من دەڵێم بۆ فێربوون تەکنەلۆجیا بەکاربێنە ئەگەر نابا ژیانی ئاسایی خۆی بکە خۆ فێربوون ئەگەر تەمەشایەکەی چەندی دەوێت لە ژیانی ئەو منداڵە با زۆر ئەتۆ دەڵێ 6 ساعت من دەڵێم ڕەنگە 2 ساعتی پێویست بێ بە فعلی ڕەنگە 3 ساعتی پێویست بێ بە فعلی من نەمگوتیە هەموو ژیانی بکە تەکنەلۆجیا من دەڵێم پرۆسەی فێربوونەکە هەندێکی بە تەکنەلۆجیا بسپێرە هەندێکی فێری تەکنەلۆجیاکە بۆ فێربوون بەکاری بێن ئەو تەکنەلۆجیا هەر بەکاردێنێ لە دیار بۆ نمونە گەمە ئەلکترۆنیەکان لە دیارەوە دانێشە بە ئەو کاتێ لێ بگرێتەوە ببێتە فێربوون ئەگەرنا من پێم وایە ڕاستە ئەگەر منداڵێک لە تەمەنی زۆر شاشە بەکاربێنێ زۆر تەکنەلۆجیا بەکاربێنێ یەک تووشی ئاڵودەبوونی تەکنەلۆجی دەبێت تووشی گۆشەگیری و هەندێک جار ئۆتیزمیش دەبێت بۆیە دەبێت وەشیارانە مامەڵە لەگەڵەوە کە من نەمگوتێ ژیانی هەموو بکەینەوە من دەڵێم لە پرۆسەی فێربووندا جێ تەکنەلۆجیا بکەینەوە تەکنەلۆجیا بکەینە هاوکار و هاڵپشتێک بۆ فێربوونی خۆمان بۆ وانەوتنەوەی خۆمان تاکو باشتر فێربن چونکە ئەو وەکو عەمەلی وایە و بۆ ئامادەکردنیشیانە بۆ ئایندە باشە مامۆستا سومەیە وەڵامەکەت وەرگرت ئەگەر نا دەتوانێت دووبارە بینوسێ کەسی تر دەیەوێت قسە بکا بەڕێزان ئەوە خەریکە لە 2 ساعتەکەی پێ 6 دقەمان مایە ئەگەر ویستان 2 ساعتەکەی قەپاتکەن تەواویکەن ئەگەر کەس پرسیاری هەیە لە خزمەت داینە ئەو سلایدانش لە بۆ مامۆستا ڕۆژانی دەنێرم ئەو جاویش خۆی زەمیری خۆی دەدا تەنگۆ ناتانگوتەنگۆ کەیف خۆتان لەگەی بشەڕۆن نانە کاک دکتۆر بەخوای ڕۆژ ئەوانی دیچم دانا تێستا خۆشی زۆر سپاس نەسەبەت دەکەم دەزانێت دەکڕینەوە دکتۆر ئەوڵا ئەوە فکرە بوو کاک دکتۆر ئەوە فکرە بوو ئەوە لە خۆتانەگۆ ئەمن هەلاقم پێدانی دەستان خۆش بەڕێزان دیارە ئەگەر کەس پرسیاری بەڵێ مامۆستامە دکتۆر وەڵا بابەتەکە بوو باە ئەو 2-3 دقەی بە قسەی لەسەر بکەین ئەمە ساڵی پار وەکو زانکۆیەکان هەتبەی مامۆستامان هەبوو لە هەتبەی مامۆستای هەموو مامۆستایەکان دەبایە سیمینار بکەن کتابی بخینەوە زۆر باش یعنی ئەو شتانە هەموو دەکرا لە لایمە بەڵام چەند مامۆستایەک بیرروڕای جیاوازیان هەبوو کە باوەڕیان بۆی نەبوو ئاساییە ئەمە خۆمان بۆ شتانەوەمان دیکە خۆمان بە ژیانی ڕۆژانەی خۆمان سیستەمی بەڕێوەبردنی قوتابخانەکەی بەڕێوە بکەین باشترە لەوەی کە ئەو شتانە بکەین باشترە ڕەئی چییە لەسەر هەتبەی مامۆستا لە پەروەردە نەک لە زانکۆ چکە زانکۆ ئەو شتێکی ئیجباریە کە فیدباکی دنیای جۆری ساڵانە کە مامۆستایەکان وەری دەگرنەوە بە پێ ئەوەی تەرقیە دەکرێن و پلان بەسەر دەکەی بەڵام لە تەربیە ئەو شتە گرنگی پێ نەدرایە
پێت باشە ئەوە لەو جێش لە پەروەردەش جێبەجێ بکرێ هەمان ستایلی زانکۆیان دەستت خۆش بێ پرسیارێکی گرنگە کە ڕژاندت ڕەنگە ڕێی جیاواز هەبێ خۆبوونی ڕاجایی شتێکی باشە لەسەر بنەما و بەڵگەوی یەک ئەمن ناتوانم ئێستا بڕیار بدەم باشیان خراپە هەتا نەزانم چ بەشێکی تەطبیق دەکاتێت دەڵێ هەک بە بەڵام دەبی ئەمن بڕگەکانی هەک بەکەی ببینم زانم چەند شتی داوا کردیە چۆنی داوا کردیە و چەند وەقت لە مامۆستا دەبا دوایی لە هەمووی گرنگتر دوایی چی لێ دەکەن پاشەوەی مامۆستا هەک بەکەی دروست کرد لە ئاخیری ساڵێ چۆن مامەڵی لەگەڵ دەکەن ئایا هەڵسەنگاندنی بۆ دەکەن لەسەر هەڵسەنگاندنەکە ئیش دەکریاننا و ئەو کەسانە چێن هەڵسەنگاندنی بۆ دەکەن ئەمن پێم وایە بۆ ئەوەی شتەکە ڕسمی بێ یان بۆ ئەوەی شتەکە جێ خۆی بگرێ ئەتۆ لە بینی مامۆستایەکانی خۆت هەندێک ڕاپرسی بکەی خراپ نییە ڕایان وەربگری ئەو ساڵش وەکو تەجروبەت مادەم کردیتان دەستان خۆش بێ هەڵسەنگاندنێک بکەن لایانی باش و خراپەکانی لێک بدەنەوە ئەمن بۆ خۆمی ئامادەمە هاوکاریتان بکەم بەڵام لە مەسلەی وادا زۆر گرنگە سەرپەرشتیار یان چاودێری دەرەچیت هەبێت ناکرێت بە خۆت شتێکت داوا کردیە دوای بە خۆشت بێ تەقیمی بکەیت یعنی ناکرێت پرۆسەی هەڵسەنگاندنی هەکبەکە هەر ئیدارەی خۆت بیکاتەوە چکە ئەوە بەڕاستی دەبتە کلاش ئۆف ئینترست دەبی دوسێ کەس دەستنیشان بکەیت کە عیلاقیان بە مەکتەبی تو نەبی بێ تعامل لەگەڵ هەکبەکە بکەن بێ ئەوجا فیدباکت بداتێ لە وەکوێ لە دەرەوەی سندوقەکە تەمەشا بکە نەک لەناو ئیشەکە بێت بەڵام دەکرێت لە سەرەتا پێی بگوترێ ئەوە مەبەستی هەکبەکەیە ئەوە بڕگەکانیتی ئەوە پێوەرەکانیتی ئەوەش پێوەرەکانی هەڵسەنگاندنمانە تەقیمی بکە لە بۆمان باش نییە بە زۆری جێبەجێ بکرێت ینی بە تۆبزی زۆر بکرێت بە قەنەعەتەوە زۆر باشترە لەبەر ئەوە ئەگەر ئەو ساڵکردیتان دەستان خۆشبی بەڵام مهمە دانیشتنێک لەسەر نەتیجەکان بکرێت لایەنە باش و خراپەکانی هەڵ بسەنگێنرێت ئەوجا هەموار بکرێت تعدیل بکرێت لەسەر ئەو فیدباکەی کە دێتن چ لایەنێکی زۆر قڕس بوو دەکرێت ئاسانتر بکرێت چ لایەنێکی پێویست نەبوو دەکرێت نابدرێت چ لایەنێک پێشنیار کرێت ئیزافە بکرێت دەکرێت ئیزافە بکرێت یعنی نابی ئەو هەکبەیەش بە شێوەی ستاتیک یان نەگۆڕ جێبەجێ بکرێت دەکرێت ئەوش فلکسیبلیتی تێداوێت کاگام مامۆستا دکتۆر بەنسبەت هەکبەکەی ما فلکسیبل بوو زۆر اختیاری بوو با بڵێن ینی ئەوەی کە دەیکرد ئەوەی نەیدەکرد بەڵام ڕای هەندێک مامۆستای کە لە ساڵی پار لەو ماوەی یەک لە مامۆستایەکان گوێم لێ وتی من ئەتا ئێستا کتابم نەخوێندیتەوە ناژمێ کتابی بخوێنمەوە ئەمن ئەو هەکبەم پێ باش نییە لۆی ڕێی هەندێک کەس بە نظر اعتبار وەرناگیرێ لە بۆ بابەتی علمی کەسەکە ناو بواری علمی قوڵ بەوە دەکرێت و قسەی لێ وەربگری لەسەر بنەمای بەڵگە و علمی بیت من بۆ پێم وانە مامۆستا بڵێن من کتێب ناخوێنمەوە بەڕاستی ئەوە ینی غەدر لە پیشەکەی دەکات نەک لە خۆی لە پیشەکەی بەتاکید ئەمە استفادەی باشمان لێ کرد زۆر مامۆستا استفادەی لێ کرد لەو هەکبەیە هەڵسەنگاندنیشمان لەو کرد لە کۆتایی ساڵ هەڵسەنگاندنەکەش ئیشمان لەسەر کرد کە ئەوەی کە دەرەجەی باش بوو امتیازێکی وەرگرتیە ئەوەی کە دەرەجەی خراپ بوو امتیازی کەمتر وەرگرتیە یا ما بڵێن وەری نەگرتیە ئەو شتانە هەموو ئیشی خۆی لەسەر کرا بەڵام قسەکە تەواوە ئەمە ساڵەکە لەوانەیە پێداچنەوەشی پێ بکەین وەکو ڕێی وەرمگرت گوتم زانم هەکبەی مامۆستا هەبیتن لە پەروەردەی باشە یا وەکو حکوومەتی هەر مامۆستا بێ دەرسی خۆی برێ و بە تەقلیدی بستەوە ماڵێ ئەمن پێم باشە هەبی بەڵام مەرج نییە 100% وەکو ئەوی زانکۆ بێت چکە لە ئاخیری مامۆستا ئەگەر ئامانجەکە وازەح نەبوو ئەگەر مەبەستەکان و هەڵسەنگانەکەی دوایی عادل نەبوو دادپەروەرانە نەبوو دوای ئەوە دەبێتە وەکو دەڵێ پێشبڕچێ لەسەرەوەی چێ زۆرترین شت دەکات لەسەر ئاساسی کواڵیتیەکەی یعنی دوای ئەوە ئەگەر بەونە ئەبڕوە هەر بڵێن تەواو هیچ نەبێ بەڵام دەبێ بەڕای من ئەوەی هەکبەی هەیە دانیشتنی تایبەتی لەگەڵ بکرێت لەسەر بابەتانە داوای شتی لێ بکرێت داوای هەتا راپۆرتی لێ بکرێت یان دەستخۆشی لێ بکرێت ئەوە دەبێت بە دوواداچوونی بۆ بکرێت ئەگەر مامۆستا بزانێت ساڵی دادێ ئەو هەیە ڕەنگە هەشتی هاکەزایی دادنێ و تەواویان بۆ زۆرکردنی هەکبەکەی هەوڵ دەدا پەنا بباتە هەندێک ڕێی پێچ و پەنا کە ئەوە لە کۆتاییدا بەخراپ دەشتێتەوە بەڕاستی بۆیە من پێم وانە وەکو ئەوەی زانکۆ باسی زانکۆ دەکرێت
باشی تێدایە بەڵام خراپیشی زۆر تێدایە چکە ئێستا وەکو وای لێ هاتیە دەڵێن ڕاوی خاڵ یعنی بە دوای خاڵدا ڕادەکەن ڕاو دەکەن هەتا خاڵیان زیاد بکەن لە بۆی بەس لە بۆی سوپاس پێزانی لەبەر بگرن ئەو جەنامێ ئەو غەڵەتە دووبارە بێتەوە لای ئێوە ئەگەر بەو شێوەیە نەیکەی باشە بەڵام ئەگەر بە شتێکی بەسیطتر و بە شتێکی هادفتر یعنی وەکو ئامانجدار دەتوانی بیکەی بەڵام دەبێت لە سەرەتای ساڵەوە لەگەڵ مامۆستاکان دابنیشی پێوەرەکانیان لەبەر چاوڕوون بێ بزانن چی بەسەر دێ بزانن خەتەواتەکان چییە زۆر باش دەبێت بەڕای من شتێکی باشە دەست خۆش بیت دکتۆر سپاس زۆر سپاس بۆ جنابشت کەسی تر قسەی هەیە بەڕێزان بزانم شتێکی وان نەنووسرا نازانم ئەگەر ئەمن بەبەر چاوم نەکەویان دەستان خۆش زۆر سپاس دەست خۆش زۆرمان تر زیاتر دەستخۆشیە چی شەمەی بۆتی ئەوەندەمان دەستخۆشی و فەردە ئافەریمان هەیە دەستان خۆش بیت سپاس جناب دکتۆر جان دەست خۆش بیت ئەگەر مامۆستا ئامانج مامۆستا ڕۆژاویستان قسە بکەن لە کۆتایی گەر نابێت بچم ئەمن هیچ وان نییە وڵات دووبارە دەست خۆش بیت مادیمان کردی زۆر سپاس ئیشاءالله بەڕێزی زۆر سپاس مامۆستا ئامانج جەناب زۆر سپاس دەکەم دەست خۆش بیت دکتۆر جان ئازیەتمان لای بەڕاستی دڵسۆزیت و لەبیر ناکەین زۆر سپاس دەکەین بەڕاستی گەورەت کردین ڕۆژێ لەگەڵمان بووی و دوو ڕۆژ کەشتمایە ڕۆژێک بە ئۆنلاین و شەمووی داهاتوو زۆر سپاس بۆ بەرەزانی بەشدار بوو کە ئەوە ماوەی 2 ساعتە لەگەڵمان ئێستا 11 زۆر سپاس ئەوە پەرۆشین گۆ پیشان دەدا لە بۆ فێربوونی زیاتر هیوادارین ئەوەی کە قسانەی کردمان ببتە هەندێک هاندان و هەندێک ڕێنیشاندان بۆی زیاتر کار لەسەر خۆتان بکەن دڵنیام کەسی زۆر باشیشەیە دەکرێت لە داهاتوودا سوود لەوانیش وەربگرن کە خبرایان هەیە لە بواری تەکنۆلۆژیا هەم بۆ قوتابخانە هەم بۆ دەرسەکانی خۆتان هەمیش بۆ قوتابیان ئەو کەسانی ئەو لایەنانەی سوود لە تەکنۆلۆژیا وەردەگرن بەڕێزان 4 کەسن تەکنۆلۆژیا بەکاربێ لە بۆ مامۆستا باشە تەکنۆلۆژیا بەکاربێ لە بۆ تەڵەبە باشە تەکنۆلۆژیا بەکاربێ لە بۆ ئیدارە باشە تەکنۆلۆژیا بەکاربێ لە بۆ دایک و باوکیش باشە چونکە ئەتو وا دەکەی دایک و باوکیش بێتە سەرخەت لەگەڵت باسی ئەومان کرد گرنگی دایک و باوک زۆرە چونکە کاتی زۆری تەڵەبەکە لەوێن دەرێ لە دەرەیە لەبەردەستی ئەوە ئەگەر هەوڵ نەدەی ئەو ڕابچێشی هەوڵ نەدەی یەکەم عوزری دایک و باوکان چییە کە نایەنە قوتابخانە یان بەدوایەچن دەڵێن کاتمان نییە ئەی تەکنۆلۆژیا کاتیان بۆ دەگەڕێنەوە ئەتوو بڕۆ ماڵەکانیان ئەگەر ئەو نایە ئەتوو بڕۆ لە ڕێی تەکنۆلۆژیاوە بڕۆ لەگەڵی دابنیشە بڕۆ قسەی لەگەڵ بکە ئادەم ئەو مەجالی نییە ئەتوو ئەو پێکەواتە تەکنۆلۆژیا لە بۆ هەموو لایەنەکان باشە ئەگەر مادەم باشە لۆ ئیستفادەی لێ نەکەی بە کوردی دەرێن کلاشم دراو هیچم پێ نەبووە دەستان خۆش بی زۆر زۆر سپاس دووبارە کاتێک خۆش لە بۆ هەموو لایەک دوای تۆمارەکەش دەنێرم لینکەکەش دەنێرم و سلایدەکانش دەنێرم بە بۆتان انشاءالله مامۆستایان دەستان خۆش بیان گۆژە زیێپماندان دەستان دەکەین مامۆستا دکتۆر ستافەکەمان زۆر دڵسۆزم بەخوا یعنی دەستان خۆش بن دیارە ئامادەبوون و لە بەشداریان دیارە دڵسۆزن انشاءالله سەرکەوتو دەبن کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک بە ڕوخسەتی هەموو لایەک کۆبنەوەکە لە لای منە کۆتایی پێدێنم شەوێکی شاد